بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پێیان لە خزمەتتان داین لەم کاتژمێرە و لە کاتژمێری داهاتوش بۆ قسەکردن لەسەر جەنگی لێکەوتەکانی جەنگی نێوان ئێران و ئیسرائیل هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی سەربازی و هەم لە ڕووی ئابووریشەوە لێکەوتەکانی چی دەبن و ئامانج لەم جەنگە چییە و ئایا جەنگەکە بەرفراوانتر دەبێت ئایا نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەسەردادە اینجا لە ڕوو ئابووریەکەوە نرخینەوت چی بەسەردێ دۆلار و باز لە داخستنی ئەگەری گەروی هورموزیش دەکرێت کە نەوتی وڵاتانی کەندا و عێراقی لێوە تێپەڕ دەبێت بۆ بازاڕەکانی ژیان ئەگەر ئەوە ڕوو بدات نرخی نەوت و ئابووری ژیانی چی لێ بەسەردێ ئەم پرسیان لەگەڵێک لە بەڕێزان دکتۆر کامەران بابانزادە و مامۆستا شیروان شەمێرانی و کاک محەممەد حسێن قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوون دەکەین زۆر بەخێر سوپاس کاکتۆر کامەران لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەگەر بەر لۆی بچین سەر ئەم جەنگی ئێستا ڕووی داوە بە کورتی ڕوانگەیەکی مێژوویمان بۆ باسکی سەبارەت بە ناکۆکیەکانی ئیسرائیل و ئێران لە کێوە دەستی پێکردووە مێژوویەکی دوور و درێژی هەیە بناوی خۆی گەورە میهرەبان من تەسەوڕ دەکەم یعنی قسەکردن لەگەڵ لە بینی ناکۆچەکانی بینی ئێران و ئیسرائیل ئەم ناکۆشیانە زۆر دوور و درێژ نین واتە یەکەم کاردانەوە وڵاتانی عەرەبی هەیە بوو بەرامبەر بە سەرەتاوە بەرامبەر بە قەوارەی جوولەکە لە دروستبوونی ئەم قەوارەیە و هەروەها لە دانپێدانانی ئەم قەوارەی لەلایەن نەتەوەی گردوەکان و لە ساڵ 1940 بەڵام لەگەڵ 1970 ینی سەرەتای سەرهەڵدانی کۆماری ئیسلامی ئێران بە تەکید سەرەتای ململانە و سیراعەکەی بە ئەوە دەست پێ کرد کە ئەمریکا واروەها زایۆنی ئیسرائیل بە قەوارەی مەترسیدار بۆ سەر ناوچەکەەوە بۆ دوژمنی ئومەتی ئیسلامی و خۆشی وەکو سەرڕەمحی ئەم سیراعە وێنا بکە بۆیە لە 1970ەوە بە درێژە شەڕی ئێران و عێراق و خۆناغەکانی دواتر ململانێ لە بینی ئێران و ئەمریکا لە ناحیە زاهیریەکەی و ناحیە ئەعلامیەکەیەوە مەوجودە بەڵام ئەمریکا کەوتە بەریەکەوتن ینی حالەتی بەریەکەوتن زیاتر ئەم دەرهاویشتانەی شەڕی غەزا لەم 2 ساڵی ڕابردوو ئەم ناکۆشیانەی زەقتر کردەوە لە بینی ئێران و لە بینی ئیسرائیل بەڵێ بەس پێشتر تا ساڵی 2000 بڵێن بەرکەوتنی ڕاستەخۆ لە بینی ئێران و ئیسرائیل نەبووە بڵێن قۆناغەکە بڵێن تا دوای 2023 دوای 7 ئۆکتۆبەر پێشترەوە نەبوو لە بینی وڵاتانی عەرەبی ڕوویداوە بە شەڕی ڕاستەوخۆ شەڕ ڕاگەاندن لە بینی ئیسرائیل و ئێراندا لە مێشەوەکو پێم جەنگی ڕاستەوخۆ بەو شێوەیە لە دوای 7 ئۆکتۆبەر دەبینن سارۆخ لێکتر بگرن لە دوای 7 ئۆکتۆبەرەوەی بەڵام بە تەحدید لە ساڵی ڕابردووە دەستی پێکرد بە تایبەتی کە لە دوای فراوانکردنی زەپەکەی ئیسرائیل بۆ لوبنان و بۆ سووریا بە تاکید ئێرانیش لەو ڕوانگەیەوە خۆی بە ئیستیفزاز کەرزانی و ئەگەر لە بیرمان مابێ دوو شاڵاوی سارۆخی بۆ سەر ئیسرائیل بەڵام ئەنجامەکانی بە بەراورد لەگەڵ ئەمەی ئێستا نەبوو وەتە شوار تەسەوڕ دەکەم کە ئیسرائیل دوێنێ شەو ئەم جەنگەی دەست پێ کرد پێیوا بوو کاردانەوەکانی ئیسرائیل هەروەکو کاردانەوەکانی ئێران هەروەکو ئەمەی ساڵی ڕابردوو دەبێنی کۆمەڵێک سارۆخ داهایەوە ئەم سارۆخانە ئەو کاریگەریە گەوریان نابێت لەسەر تەلەڤیڤ و شارەکانی ئیسرائیل بەڵام هەز دەکەم تەوەقوعاتەکەی لەسەری خۆی دانەبوو بەڵێ بەزووکو پێشڕوخانی ڕژێمی شاه ئیسرائیل و ڕژێمی شاها و پەیمان بوون هەر ڕژێمی شا بەشێک بوو لە مەنزومەی ناتۆ کە ئەمریکا و بەریتانیا و وڵاتانی زلهێز و پاکستان و بەوە ناسراوە بوو کە ئێران ئەو کاتەی مخابراتی مۆساد تەراتێن لە ئێراندا دەکاوە ئێران بەشێک بوو لەو مەنزومەی کە ئەمریکا و ئیسرائیل 1970 بە درێژایی دەسەڵاتی شاه بە تایبەتی ئەو قۆناغی شای کوڕ لە سلودو تاوەکو ڕوخانی سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا جەنابشی بەخێربەی دەمێت سەرنجی بەڕێزان بەسەر ئەو جەنگ ڕاستەوخۆی کە دروست بووە بۆچی بە دیاریکراوی لەم کاتەدا گەشتە پێکدادانی ڕاستەوخۆ وەکارەکەی چی بوو؟ سپاس بسم الله الرحمن الرحیم ئەمە لە بەرنامەی نەتەنیاهۆیە هەر بووە بەڵام پرسیارەکەوەی بۆچی ئێستا هۆکاری ڕاستەخۆی ئەوەیەکەوە ئەو بارودۆخی کە ئێستا فڵقاوە لەبارە بۆ ئەوەی کەوا نەتەوەنیاهۆ ئەم هەنگاوە بنێژن لە پێش بۆ نە لە پاش لەوانەیە لە هەلێکە لە دەستی باو جارێکیکە بۆی دروست نەبێتەوە بەمانای ئەوەی ئەوە کاتی شەڕایە ئێران ئێستا لە فشارێکی ڕۆژاوای ئەمریکی لەسرە بۆ مەسئلەی وزەی ئەتۆمی ڕۆژاواشی چوەتە پاڵ پاشان سووریایی تەواو سووریا ڕۆژ سووریا لە مەنزومەی ئەوەی کەوا دژ بە ئیسرائیل و زایۆنی بێ ئەوە دەرچووە هیچ نەبێت لەم کاتە بە شێوەیەکی مەرحەلی ئەوە فەڵەستینە حیزب الله لە دەرەوەی
گەمەکەی ئێستا لە ڕووی سەربازیەوە بە تەواوی عێراق داپۆشراوە یەمەن ئەوە حاڵێتی واتە ئەو بارودۆخە چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی سیاسیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا لەبارە بۆ ئەوەی کەوا نەتەنیاهو ئەم هەنگاوە بنێ لە پێشدا ئەم جۆرە ئەم بارودۆخە ئەوها لەبار نەبوو بووی بۆیە ویستی کەوا لە دەستی نەدا بە تایبەت ئەو وادەیەشکەوە ئەمریکایان ترەم دیاری کرد بۆ ئەوەی کەوا لەگەڵ ئێرانە بگەنە ڕێکەوتنێک سەبارەت بە پیتاندنی وەرانیۆم و وزەی ئەتۆمی ئەوەش نەگەیشتە ئەنجام ڕۆژی پێنجشەمە کۆتا ڕۆژی ئەو دوو مانگە بوو کەوا ترام دیاری کرد بوو بۆ ئێرانەکان ئەمە هەموو وای کردکەوە نەتەنیاهو ئەم هەنگاوە بنێ چونکە هەر لە سەرەتایان نەتەنیاهو یان ئیسرائیل بە هیچ بانی بە شێوەیەکی بنشینەی بنەڕەتی قەناعەتی بە دانوستاندنیە لەگەڵ ئێران واتە ئەو ڕێچکەی دانوستاندن و تێگەیشت ینی گەیشتنە لێک تێگەیشتنێک لەگەڵ ئێرانە بۆ شێوازی مامەڵەکردن نەک تەنها وزەی ئەتۆمی یان پیتانی وەرانیۆم بەڵکو و موشکە بالیستەکانیش بەو حاڵەتە نەتەنیاهۆیان ئیسرائیل لە عەقیدایانە نییە کەوا لەگەڵ ئێرانە ئەم دانوستانانە بکەن ئەو هەر لە سەرەتایە لەگەڵیان نەبوون و لەگەڵ ئەمریکاش ڕازی نەبوون کەوا ئەمریکا بچێتەوە ئەو دانوستانەی کەوا ئێستا هەیە چونکە ئەو دوو ئامانجی تری هەیە یەکەم ئەوەیە کەوا ئەو تهدیدەی ئێران هەیەی بۆ ئیسرائیل هەموو جارێک ئێران ئەڵێ ئەبێ ئیسرائیل وەک بڵێ خانەیەکی سەرەتانی ئەو ئەبێ لەوێ هەڵبکەن رێ و فڕێ بدرێت ئەوێت ئەو تهدیدە لە ناو بەرێ دوم ئەوێت ئێران بخاتە حاڵەتێکەوە کەوا دای بڕنێ لە هەموو جۆرە چەکێک نەک ئەو چەکێکەوە هێرشی پێیەکا بۆ ئیسرائیل وەک ئەوەی کەوا ئەوترێ بەڵکو ئەو چەکێکەوە بەرگریشی لە خۆی بۆکە لە خۆی پێیەکە ئەوە سیاسەتێکەکەەوە ئیسرائیل گرتوێتێ بەر لەگەڵ وڵاتانی ناوچەکە ئامادە نییەکەوە هەر وڵاتێک دۆستی ئێران نەبێت دۆستی ئیسرائیل نەبێت دۆستێکی باش ئامادە نییەکەوە ئەو وڵاتە هیچ جۆرە چێکێکی هەبێت نەهێرش بردن نەبەرگری لە خۆکردن باش بەس بۆ دانوستانەکان پێدوا بوو هەم ئێران کاتی بە فیرۆدەدا هەم ئەمریکاش دەویست ئێران خافڵگیر بکات چۆن لێ دەخوێن غافڵگیریە من زۆر ینی ئەو جۆرە حاڵەتانە لە کاتێکەکەەوە تۆ لەگەڵ کەسێکا لە جەنگابی هەمیشە گومانی خراپ ئەسڵە و هەمیشە ئەبێ بزانیکەوە ئەو ئەگەر لە هەر کاتێکا بۆی بلوێ گورزی خۆی لە تۆوە شوێنێت بەڵام ئەگەر بڵێ تۆ ئەوەندە بێ ئاگابی بڵێ غافڵی کردم ئەوە هەم ئایبەیە هەم شەرمەزاریە و دەڵێن شکستی گفتوگۆکان ڕانەگەێنرا بوو جەنگەکە ئەمە لەلایەک لەلایەکی تر مەسئلەی کات ئێرانەکان عادەتێکیان هەیە زۆر نەفەسیان درێژە هەناسیان زۆر درێژە با بڵێن و یەکێکیش لەو تایبەتمەندیانێکەوە لەلایەن عەقلی دیبلۆمەتکاری دیبلۆماسی ئێرانیەوە هەیە بریتە لەوەی کەوا یاری لەگەڵ کاتە زۆرەکە هەمیشە ئەوێت کات تێبپەڕێنێ لە خولی یەکەمی ترامپ ئەو کاتێک کە لە ڕێکەوتنەکە کشایەوە کەوا ئێران لەگەڵ ئۆباما واژووی کردبوو 5 زائید یەکەکەوە پاشان ترامپ لە ویلایەتی یەکەمی خۆیان هات و ئەمریکای کشاندەوە فشارێکی زۆری سیاسی و بە تایبەت ئابووری خستە سەر مامۆستا محەممەد ئەکرێ باسی بکە سەر ئێران بەڵام ئێران توانی هەندێک ڕێگا بۆ خۆی بدۆزێتەوە بۆ ئەوەی کەوا ئەو فشارە ئەگەر چی هەڵیشی نەگرێت ئەو گوشارە ئابوووریە کەمی بکاتەوە لە هەندێک ڕێگاوە ئەم جارە ترامپ بڕیاری داکەوە ئەو گەمەیە لەگەڵ ئێرانە نەکاوە تا کاتێکی کراوە نەبێت لە بەردەم ئێرانە دوو مانگێک بۆی داناوە ئەو فترەیە کەوا ئەگەر ئەگەیتە ئەنجامیان ڕێکەوتنێک لەگەڵمانە باشە بەو شکلێکەوە ئەوان ئەیانەوێت و ئەوەشکەوە ئەمریکا ئەوێ ئەوەیەکەوە لۆبی زایۆنی ئەوێ لە ئەمریکا واتە ئیسرائیل کاتێکەوە نەگەیشتنە ئەوە ترامپ بڕیاری داکەوە دەرگای کات لەگەڵ ئێرانەدا بخەن باس دەکەم کاک محەممەد جەنابش بە خێربەی دەمانەوێت لە ڕوانگە ئابوووریەکەوە ئەم جەنگە سەرتاگەر بە شێوەیەکی گشتی جگەر لە بەرز بنەوەی نرخینەوت کاریگەری هەبوو لەسەر ئابووری جیهان لەسەر بواری بازرگانی لە جیهان ئەکید ئەم جەنگە جەنگێکی با بڵێن نێودەوڵەتیە لە بینی دوو وڵاتی نەک دراوسێتە خەدێ دوو وڵاتی لە یەک دووری شاڕۆدا و ئەم جەنگە با بڵێن لە سێ ئاستی جیاوازا کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەلایە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر ئابووری ئێران لەگەڵ ئابووری ئیسرائیلە بۆ هەردوو وڵاتەکە وەکو خوێنبەربوونێکی ئابووری وایە ئین تۆ سەرنج بدە لەو دووسێ ڕۆژە ئەو هەموو وێزگە ئەتۆمیانە ئەو هەموو ژێرخانە سەربازێ و پیشەسازی سەربازی ئێران کە وێران بووە ئەو هەموو ساروخەی ئیسرائیل تەقانوێتی تێچوو یەکێ لەو هەنێ لەو ساروخانە سەری $1 ملیۆن تێچۆکەی جاروایە ئێران درۆنێکی 5,000 دلاری ئەنێرێ بۆ ئیسرائیل تا ئەو درۆنە لە ئاسمانگە تەقێنەوە $200 ملیۆن خەرجەکرێ بۆ
ساروخانەیە ئەینێن بەو درۆنەوە ئەمان بەس بەشێک لە هێزی تێچووی هێزی بەرگری ئیسرائیل و یا هێزی بەرگری خەرجێکی زۆری هەیە لە ڕووی جەنگە خەرجێکی نەزیفێکی ئابووری ئەمە خەرجێکی کاولکارانی هەیە خۆی اینەکەیە قسەیەکەی ئەڵێ کاریگەریەکانی شار لە لەحزەی شەڕ دیار نییە لەو ڕۆژەوە دەرەکەوێت کە ئیتر چەکەکان ئەوەسن تۆ سەیرەکەی دەوروبەر چەند پێشکەوتۆ تۆ چەند جێباوی یا ئەو بڕێ و پارەیە بێ خەرجیکەی بۆ پینۆپڕۆکردنی کەلێنەکانی شەڕ چەند زۆرە و چەند گەورێ ئەمە لەلایەکی تر کاریگەری ئەم جەنگە بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دراوسێ ڕاستەوخۆکانی ئیسرائیل و ئێران تۆ سەر کە لە نێوان ئیسرائیل و ئێرانە ئێستا ڕوبەری ئاسمانی عێراق و سووریا و ئوردن داخراوە بە تەواوی جامە لە ڕووی ئابووری و ئەمە کارەساتێکە لانی کەم کەرتی گەشتیاری کەرتی گواستنەوە گەیاندن وەگەر بێت و ئەم داخستنە درێژە بکێشێ هەتا ڕەنگە هەنێ کارەساتی مرۆیشی لێ بکرێتەوە هەنێ کاڵا هەیە تۆ ئیلا هەر ئەبێ بە گواستنەوەی ئاسمانی بیگوازیتەوە بەشێکی ئەو داو دەرمانانەی کە لە خسخانەی هیوا بەکارهێندێ تۆ ناتوانانی بە کەشتی ئەمە لەبەر 12 ڕۆژ یا مانگێک 2 مانگ بینێری یا بە ڕێگەی وشکانی بینێری یا هەنێک موادی کۆزمۆتیک و هەنێشتی دیکەیە لە بازارە ئیلارە پێ بە گواستنەوەی ئاسمانی بهێنی ئەمە ئێستا پەکی کەوتووە جا دایمەن عاملی وەقت لە تێگەشتنی ئەم مشکیلانە زۆر مهمە تۆ ئایا ئەم شەڕە تاکەی بەردەوامە ئاسمانی ئەم وڵاتانە تا چەند ئاوا بەداخراوی ئەمێنێتەوە مانگێکە 10 ڕۆژە 2 ساڵە ئێمە نازانین یەکێ لە مشکیلەکانی ئەم شەڕانە ئەوەیە ئەو کەسەی دەستی پێەکە هەندێک جار دوجار ئەو کەسە نییە کە ئەتوانێت کۆتایی پێبێنێ ولادیمیر پۆتین بە هیوای سەرکەوتنێکی خێراوە شەڕی ئۆکرانیای دەست پێ کرد تەقدیراتی CIA و بەرپرسانی ئەمریکا ئەوە بوو حکوومەتی ئۆکرانیا ڕەنگە بەرگەی 24 ساعت بگرێ ئەوە لە ساڵی سێهەمیەتی شەڕەکە سەدام حوسێن هەروە بە هیوای سەرکەوتنێکی خێراوە پەلاماری ئێرانیدا ساڵی 1980 ڕەنگە مامۆسایان باشتر شارەزا بنەوە لانی کەم 8 ساڵی خایان شەڕەکە ئەم مشکلانە ئەنی تۆ ئێمە نازانین ئەم شەڕە تا کوێ ئەڕوا لەکوێ کۆتاییە ئەمە لەلایەکی تر بۆ ئابووری هەموو دنیا دین سەر ئابووری هەموو دنیا بەس جگەرەوەی کێران وڵاتێکی گەشتیارێ بۆ جێرخانی گەشتیارەکەی چەندە کاریگەریە و هەم بڵێن ئیسرائیلیش ئەو خەڵکی کە لەوێ بە زۆری لە وڵاتانی ترەوە هاتوون ڕەگەزنامەی دیکەیان هەیە لەسەر بۆن ڕەنگاوان لەگەڵ بارگژی ڕانهاتون لەو ڕۆژەوە بۆ سووریا بۆ عێراق بۆ ئوردن بۆ ئێران بۆ ئیسرائیل بۆ ئەموو ئەم وڵاتانە کاریگەریەکی کاولکەری هەیە بۆ کەرتی گەشتیاری تەنانەت ئێستا وەزعێک دروست بۆ گەشتیار بە ڕێگەی وشکانیشان ناوێت بێت بۆ وڵاتانە ئەنی کێ گەشتەکە بۆ وڵاتێکە شەڕی تایبێ خەڵک بۆ سەیران و بۆ ریلاکس و بۆ چێژوەرگردن لە ژیان گەشتەکە ناچێت بۆ شوێنێک ترسی ئەوەیە بێ لە یەک ناکاتە ڕەنگە ساروخێک لی دابی کوژێ بۆ هەر یەکێک لەم وڵاتانە کاریگەریەکی کاولکەری هەیە تایبەتی کەرتی گەشتیاری بۆ سووریا و بۆ ئوردن و بۆ ئیسرائیلیش تەنانەت بۆ ئێرانیش حتا بۆ عێراقیش ینی کەرتێکی حەیوی و زیندووە کەرتی گواستنەوە گەیاندن هەم دیسان کەرتێکی زۆر کاریگەری ئابووری ئەم وڵاتانەیە ئەکید کاریگەریەکی زۆر گەوری هەیە بەڵام ڕەنگە زەحمەت بێسێمە تەقدیری ئەوە بکەین تێچووی زیانی ئەم شەڕە چەند ملیارد دلار بووە بۆ هەر یەک لە وڵاتان لەبەرەوەی جارێ شەڕەکە بەردەوامە تازە دەستی پێ کردووە دیاریش نییە لەکوێ کۆتاییە و دیاریش نییە حەزمی شەڕەکە ئایا هەروە بە شەڕی ساروخی ئەمێنێتەوە یا ڕەنگە سەر بکێشێ بۆ شتی تر تۆ نازانی ئیسرائیل وڵاتێکە چەکی ئەتۆمی هەیە و ڕەنگە ئەو وەزگە ئەتۆمیانەی لە ئێرانە ئەیتەقێن و بە جۆرێک لە جۆرەکان تەقینەوەکە بێتە هۆی ئەوەی کە ڕادیشن نازان تیشکدانەوە کە سێرکە لە ساڵی 1986 تەقینەوەی کوئینێکی هێزگەیەکی ئەتۆمی لە ئۆکرانیا ڕوویداوە تا ئەم دقە زیانی هەیە بۆ زەوی ئەو وڵاتە خاکی ئەو وڵاتە بۆ DNA ئاژەڵەکان و بەنی ئادەمەکان و ڕووەکەکان و هەموو مادە خۆراکیەکانی ئەو وڵاتە بڕێکی زۆری وێزگە ئەتۆمیەکانی ئێران لەسەر کەنداوی عەرەبە یا با بڵێن کەنداوی فارسە تۆ هەر ناوێکێنی ئەمانە دراوسەی ئەو وڵاتە دەوڵەمەنە خەلیجەکانە بۆ نمە دراوسەی قەتەرن بەحرەینن کۆیتن هەنێک لە شارەکانی سعودیەیە ئەمە کارەساتی گەورەی مرۆیی دروستەکە لە شەڕ فڵۆسە تاگەر هەرێکێک لەمانە بە جۆرێک دەستکاری بکرێ یا بتەقێنێتەوە کە ئەگەر یۆرانیۆمەکە لەو ئاستابێکە ئیشعاع ئەوانە دروست بکە بۆیە زۆر زەحمەتە لە ئێستا پێشبینی مەدای کاولکاری ئەم شەڕە بکەی بەڵام ئەوەی کە ینی وازحە ئەوەیە ڕەنگە تا دەیان ساڵی تر کاریگەری ئەم شەڕە لە ناو کۆمەلگا و ئابووری ئەم وڵاتانە بەردەوام دین و سەر ئابووری جیانیش دێمە قسمەتت کاکتۆر سەبارەت بە ئەم گفتوگویانە ینی بەر لەوەی کە شکست بێنە شەڕەکە ڕوویدا
ڕۆڵگێران بۆ ئەمریکا لەلایە گفتوگۆ بێ لەلایەک ئیسرائیل هەڕەشە بکە و هێرش بکە تاوکەری یەکتر بوون ئەم دوو ڕۆڵانە تۆ چۆن لی دەخوێنیتەوە؟ جارە پێش هەموو شتێک بە ئەمەی لە نظری خۆمان بگرین کە ئەمریکا و ئیسرائیل ئامانزیان ڕوخانی ڕژێمی ئێران نەبوو نییە. ئێستاش نییە؟ ئەمن پێشببینی تاوەکو ئەم سەعاتش یعنی ئامانزیان ڕوخانی ڕژێمی ئێران نییە. ئەتۆ ئەم پێشببینی بەڕێز دەست چیەوە سەرچاوی گرتووە بۆ ڕوون دەکەمەوە. باش لەو ڕوون دەکەمەوە. ئامانجی هەردووشیان دوو ئامانج بووە لە سەرەتای شەڕی غەزەوە. ئامانجیان ئەوە بووە ئەم هەژمونەی کە ئێران هەی بووە کاریگەری لەسەر لوبنان لەسەر سووریا لەسەر یەمەن واتە ئەوەی کە لە بیدایەتی خومەی ناوی نابوو تەزدیری شوەڕش واتە کاریگەری دروستکردن بەسەر وڵاتانی ترەوە ئەم کاریگەریانە نەهێڵێ ئەمەش پێیوەستە بە ئەمنێتی ئیسرائیل واتە وڵاتانی کە هاوسنورن لەگەڵ ئیسرائیل بە درێژایی شەڕی حەماس لەگەڵ ئیسرائیلە دەبینین ئەمانە مەترسیان هەبوو بۆ سەر ئەمنێتی ئیسرائیل ینی بەشداریان کردووە بە شێوەیەک لە شێوەکان بۆ خستنە مەترسی سنوورەکانی ئیسرائیل خۆ دەبینین لە سووریاوە میلیشیاتەکان کاتی خۆیەوانی کە باڵێن ئەو ێزە چەکدارانەی کە ویستویانە زیان بگەێنن بە ئیسرائیل لە لوبنان حیزبوڵڵا حوسیەکان لە یەمەن و بەشێک لەم زموزۆڵانی کە لە عێراقەوە کرا ئەمە ئامانجی یەکەمی ئەمریکا و ئیسرائیل بووە. ئامانجیشتر ئەوە بوو کە ڕێگا لە بگرن لە پیتاندنی یۆرانیۆم و هەروە سنووردانان بۆ سەرچی ئەتۆمی لە نێرانەوە پرۆسەی بێڕۆڵکردن یان داماڵینی چەرچی ئەتۆم لەلایەن ئەمریکا و لەلایەن نەتەوە گرتوەکانەوە خۆگەر لە بیرمانە کاتی خۆی تیمەکەی محەممەد بەڕادعی لە 2003 و 4 و ئەمانەوە ئەنێمە پرۆسەیەکی درودرێژە کە ئەمریکا بە هەموو قورسایەکەی خۆی وە لەو ڕوانگەی وڵاتانی ئەوروپیش و ئیسرائیل پشتیوانی دەکەن بۆ ئەوەی کە ئێران نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی ئەو مفاوەساتی کە ڕووی داوە بە خۆت دەدەزانن کە هەندێک لە جەماعەتیش باسییان کرد سووریا ڕۆڵی لە وەزعەکەدا نەما بۆ پشتیوانیکردن لە ئەجندای ئێرانی و لوبنان کەوتەوە ماوەتەوە سەر حوسیەکانە ویش تەسەوڕ دەکەم هێوار شێوار لە قۆناغی لاوەسکردنیاندان واتە ئامانجی یەکەم هێنراوە دەدی دەیەوێت لە ڕێگەی گفتوگۆوە ئامانجی سنووردانان بۆ چەکی ئەتۆمی بێ ئەم جەنگا ئەگەر تۆ بکەنە دوو باڵێک ئەمریکا دەیە لە ڕێگەی دیبلۆماسیەوە ئەم ئامانجە بێ دەدی باڵشترەوە بکە ئیسرائیل نەتەنیاهۆ ئەم هێرشەی کردو ئەم هێرشە ئەمریکا من واتە سەوڕ دەکەم کە ئەگەر بە ئەمری ویژ نەبوو بێ بەڵام بە گڵۆپی سەوزی ئەو بووە بۆ ئەوەی بوو کەمە خزمەت بە دانووسانەکەم کە زۆر دەر شار خزمەت بە دانووسان دەکات بۆ ئەوەی کە ئێران ناساری ئەوە بکە ئەو گفتوگۆیانەی کە ئەو لەم پشودرێژەیە کە شێروان باسی لێوەکرا هەیەە و دەیانەوە کات بکوژن و بیزەبت ئەمن لەم ڕۆژانە نووسینەکەم خوێندەوە لەسەر ئەو ئاساسی کە ئێران زۆر لە هەوڵی ئەوەدای کات بکوژێتەوەکو ویلایەتی ترەمپ کۆتایی پێدێ چکە ترەمپ دۆناڵد ترەمپ دائیمەن تونڕەوترە بەرامبەر بە وڵاتانی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەندازەیەک لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکادا تێک دەگیرێن ینی کات بکوشێتەوەکو ئەو ویلایەتی تێدەپەڕێ بەڵام ئەم لەو با بڵێن زیرەکتر بوو لەسەر ئاساسی کە لە ڕێگەی ئەم جەنگەیەوە ئێران ناسار بکە کە پەنجەی نەرمتر بێ وە زووتر بێتە ژێرباری ڕێگوتنەکەەوە و ئەمەشەکانش دەڵێن چاوەڕوانی کاردانەوەکانی ئێرانی نەکرد چکە لە دوێنە لە دوای نیوەی شەوەوە کاردانەوەکانی ئێرانەیە سەوڕ دەکەم لە سەروی تەوەقوعاتی ئەو بەکەی ئیسرائیل ئەگەر لەبیرتان بێ ساڵێک پێش ئەمڕۆ کە تەسەوری حالەتێکی لەو زۆرەی دەکرد ئێستاش کە دەبینین پاکستان و هێوار شێوار خەریکە دائیرەی ململانەیەکە ناڵم فراوان دەبێت بەڵام خەریکە ئاقالێکەکەی بەخۆ بگرێت بەشداری دەکەنیان هەر قسەیە ئێستا پاکستان دەڵێمە قەناعەتی من وابوو تا ئەو ڕۆژ و ئەم ڕۆژ لە کەناڵشکی تەلەڤیزیۆنیتم ئەم شەڕە پێناسی شەڕی درێژخایەن بێ یعنی نە ئەمریکا و نە ئیسرائیل پێیان وانی ئەم شەڕە درێژخایەن بێ غێری ئەمە ئەگەر بێت و ئێران بخۆی لە شەڕی درێژخایەن هەندێک پشوو درێژە و پێی وابوو بێ زیانێک گەورەی پێکەوتووە و بە ئەندازەیەک تاوەکو قەرەبووی بەشێک لە زیانەکان پشودرێژن چکە بازۆکرێ دیبلۆماسیەتدا زیاتر بۆ شەڕی دەگوازرێتەوە با بەدیوێشکردن شەڕ ئەوەندەی ئاسانە کە تۆ دەچێت ناوی بەڵام پاشەکشەکردن هیدا ئەستەمە پاشەکردکردن لە شەڕ ئاسان نییە خۆ عێراق زۆر بە ئاسانی ویستی بڕاتە ناو شەڕێکی کورتخایەنەوە بەڵام درێژەی خەیان هەموو ئەو شەڕانێک کە لە ڕابردوودا ڕوویداوە بە ئامانجی زوێک لایکردنەوە چوونەتە ناوی بەڵام دواتر درێژ بووە من تەسەوڕ دەکەم پێشبینی ناکە ئێستا پاکستان بێتە ناو شەڕەکەوە هەر بە قسە دەمێنێتەوە چکە ئەمڕۆ لە سەزاری وەزیری بەرگیان سەرۆک وەزیران دەڵێ ئێمە لە پاڵ ئێران دەوەستین
تزانانی چۆنە تو سەوەر تەوقعی ئەوە بکە ئەگەر هەندێک هێزیتر لە پاڵ ئێران بوەستن چاوەڕوانی ئەوە بکە هەندێک زیتریش لە پاڵ ئیسرائیل بوەستن و ئەمە وردە وردە سەر دەکێشێ بەرەو شەڕێکی فراوانتر وە کارەساتەکە گەورەکە لەوەدایە کام شەڕە بەرەو فراوانتر بڕوە ئەوەیە بابەتەکە و بەرامبەر بەم فراوانیەی هەندێک جووتێ لەلایەن قەتەر و وڵاتانی ترەوە کە بتوان وەساتیە بکەن تاوەکو ئەم شەڕە درێژە نەکێشێ ئەگەر تۆ تەسریحەکانی ڕووسیا و هەندێک وڵاتانش ئەگە تێبینیت کردوێ زیاتر بۆ ئاقاری ئەوەیە کە شەڕەکە بوەستێ نەک لایەنگری خۆ لێدوانەکانی تورکیا و ڕەجەب تایب ئەردۆغانش هەر بۆ ئاراستەیە بوو ینی لە هەولی کۆنتڕۆڵکردن هەتا ئەسەر ئاڕاستی ئەو وڵاتانەی کە دەیانوێت شەڕەکە لێرە بوەستێ زیاترە بۆ دەتوانم بڵێم دەنگەکان هەندێک کاریگەرترە لەوەی کە ئەو وڵاتانی ڕاستەوخۆ دەیانوێت بستنە پاڵ ئێران باشە بەزوت ئامانجەکە گۆڕینی ڕژێمەکە نییە بۆچی ینی ئێستا بەڕێز باس کردەوە ڕۆڵی هەرێمایەتی ئێران و هەنادەکردنی شۆڕەشەکە ڕابگرن بەڵام بابەتت بۆ کورتەوە خەڵی یەکەم قسەیەکمانەیە پێ نەخشەی ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەم نەخشەیە ئەوە نییە کە جارێککە خەریتەی ئەو وڵاتانە لە ڕووی سیاسی و سەروەری دەولیەوە بارچە بکە بەستی ئەوەیە ئەم وڵاتانە کۆمەڵ ڕژێمێک لە وڵاتانە لەسەر حکوم بن وەکو ئوردون وەکو سعودی و وڵاتانی کەنداو ینی پارێزەری بەرژەوەندی ئابووری و سیاسی و ئەمنیەکانی ئەمریکا بن ینی بە دیوەک لە دیوەکان نیوەکاری بن لە بەرهەمێنانی ئەم داهاتانە کە لە وڵاتانە داهان ینی شەریک بن لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا و پەنجە نەرمکان و هیچ کاتێک نەبن بە مەترسیمە بۆیە ئێرانێکی لەو زۆرەی دەوێت نەک ئێرانێک ڕژێمەکە بڕوخێندرێت دوو لە من تەسەوڕ دەکەم سیستەمی نوێی جیهانی بەتایبەتی لە 2 سپتێمبەر و لە 2001ەوە دیزاینکردنی سیراعی سونەی سیاسی لەگە شیعی سیاسیە هۆکارێکە بۆی کە بە بەردەوامی حزوری ئەمریکا بەرژەوەندەکانی لە وڵاتانی کەنداوە هەبێ بەوەی کە هێزێکەیە کە هێزی ئێرانت ئێوە دەترسیانە ئەین تۆگە تۆ تێبینیت کردوێ ینی سراعی بینی سونەی سیاسی سونەی شیعا گەشتۆتە ئەو ڕادەیە ینی پاکستان ئەوە یەکێکە لەم حالەتە شازانە ژینە وڵاتانی کەندە و تاکو ئێستاش زۆر بە شەرمنانەوە ئیدارەی دیار دەکەن ینی بە ڕاستەوخۆ پشتیوانی خۆیان بۆ ئێران دەرنابڕن وە زۆریش ئەگەر من لێدوانەکانیم بینیەوە ینی سەرکۆنەکردنی ئیسرائیلیشان زۆر شەرمنانەیە ئەمە دیوێکترێ ینی ئەم دیزاینە تاکو ئێستا ئەمریکا بۆ پاساویمانەوەی لە ناوچەکەدا ئەم بەدیلە توانە بڵێم بەدیلی ئەم دیزاینی خاڵی سێم ئەم خەڵی سێم گرنگە دوستێکە کاتێک ڕژێمی سووریا ڕوخاند لە مێژ بوو معارەزەیە کەیە ئەم معارەزەیە ئامادەکاری بۆ دەکرێت و معارەزەیە لە ساڵی 2011ەوە گروپێکە و ناوچەیەکی بەدەستەوەی و هێوە شێژ مهەیە دەکرێت بەڵام تاکو ئێستا هێزە معارەزەکانی کە معارەزەی ئێرانن بەڕێو لە ناوچوون شوون یان توانە بڵێم هێزی معارەزەی بەهێز لە ئێران دانیە تاوەکو بێتە جێگرەوە بۆ سیستەمی حکومڕانی ئێرانیش وڵاتێکی گەورەیە و لە حالەتی ڕوخانی ڕژێم فەوزایەک دروست دەبێت لەوانەیە نزیک بە 10 ملیۆن خەڵک هەر ئاوارە بێ بکاتە وڵاتەکانی دەوروبەر و فەوزایەک بۆ ئەوروپاش دروست بکات. سوپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر مامۆستا شیروان تۆش هاوڕای کە ئامانجەکەی گۆڕینی ڕژێم نەبی یاخود لەوە دەرچووە ینی هەندێک وا خوێندنەوەی دەکەن گۆڕین ڕژێمەکە بێ کاکتۆر دەڵێ نانەوێت ڕژێمەکە بگۆڕن بەدیل حازر نەبێ مەسەلەکە بەدیل نییە هەتا ئێستا هیچ کامێکیان نانوتۆکەوە ڕژێمە گۆڕێت و ئەگەر مەسئلەکە ینی مەبەستیان گۆڕینی ڕژێم بێت ترامپ و ئەمریکا هەتا ئێستاش ئەم هەر قساکەین داوای ئەوە ئەکەنکەوە ئێران بگەڕێتەوە بۆ دانوستان کەواتە یانەوێت لەگەڵ ئەم ڕژێمەی ئێستای ئێرانە هەیە مامەڵە بکەن بەڵام ئایا بابەتەکە لێرە پرسەکە تەنها واشنگتن یان ئیسرائیلە نا لە مەسئلەی ئێرانە واشنگتن نییە ئیسرائیلە و ئەو جەنگەش ئەگەر بەدەستی ئەمریکای ڕاستە هیچ نەبێت چاوی داخستی هیچ نەبێت یعنی ئەمریکا ڕێگەی پێێداوە هێرش بکە بەبێ ئەمریکاییش دەکەن بەبێ ئەمریکا و ناتوانێت هێرشە بکات بەڵام هاوکاری یان هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە هێرشێکی ئەوها یەک جۆر نییە جۆرێک نییە بەڵام بە هەر حاڵ ئەوەی کەوا ئێستا سەرمەشقە و لە خەتی لە هێڵی پێشەوەی ئەم جەنگەیە لەگەڵ ئێرانە واشنگتن نییە تەل ئەبیبە تەل ئەبیب ئەمڕۆ ئەو لێدوانێک درا ئەمڕۆکەوە مەبەست لە ئەم مەغریبە مەبەست ئەوە نییە ینی ئێوارە با بڵین مەبەستی ئەم جەنگاوە نییە کەوا ڕژێم لە ئێرانە بگۆڕێت ڕاستە ئەو قسەیە هەر بووە بەڵام ئەو تاکیدکردنەوەی لەوەی ڕوویداکەوە ئەمڕۆ یەکێک لە ئەندەمانێک کە نستی ئیسرائیلی وتی ئومێدەوارین کەەوە واشنگتن بێتە سەر ئەو ڕایی ئێمە کە پێویستە ڕژێم لە ئێرانە بگۆڕێت ئەمڕۆک ئەندامێکی کە نستی ئیسرائیلی ئەو قسەی کرد لە پای ئەو قسەیە ئەمان هاتن جارێکی کە تاکیدیان کردەوە لەوەی کە ڕژێم ناگۆڕێت بەڵام ئەگەر جەنگەکە زۆر بڕوا تا ئاستێکەوە وەک بڵێ لە دەست دەربچێت
وەکە خۆمان پێڵێن ینی بە تەواوی تر بێ بە لێشا و هەرکەس بۆ خۆی دەستی خۆی بۆ شوێنێ و بێسنوور بێ ینی بێسنوور بێت ئەو کاتە دوور نییە کەەوە ئیسرائیل بە شێوەیەکی کەم مامەڵە بکات یعنی هەندێک لەو هاوکێشانێکەوە هەندێک کەس چاوەڕێی ئەوە ناکەن لە ئیسرائیل بۆشێتەوە یان لە جەنگا ڕەچاو ئەکرێت لە ئیسرائیلە نەڕەچاو ئەکرێ و لەشی ئەوەشێتەوە بۆ نمونە کوشتنی حەسەن نەسڕوڵڵا خودی حەسەن نەسڕوڵڵا ئەمە هەرگیز نەچۆتە خەیاڵی کەوا ئیسرائیل هەڵەیەکی وا بکە ئەو بکوژێت لە ترسی کاردانەوەکەی بەڵام هەنگاوەکەی نەبووی ئەو جۆرە هەنگاوانە لە ئیسرائیل ئەوەشێتەوە باشە بەس سەبارەت بە دابەش بوون پێشتر بازەکە ئێران و رووسیا و چین و هەتا پاکستان لە بەرەیەکن ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی تر بەریتانیاوانە لە بەرەیەکن ئەو دابەشبوونی ئێستا هەرماوە هیچ ڕۆڵی هەیە لەو جەنگە دابەشبوونەکە بازنەی دابەشبوونەکە لە یەک ناچن واتە هەر یەکێکیان ئاستێکی هەیە دابەشبوونی پاکستان لەگەڵ ئێران جیایە دابەشبوونی سین و رووسیا لەگەڵ ئێران جیایە هەرێکێکیان مەودایەکی تایبەتی خۆیانیان هێواتە هەمووی ئەوانە دووبەرە نین ئێستا دووبەرە نییە لەسەر زەویە تۆ بڵێ بەرەی ئەمریکا ئیسرائیل ڕۆژ ئەوە عەرەب لەگەڵ بەرەی ئاسیا با بڵێ ئێران و ئەبەو شکڵە بەو شکڵنی ئەو هەڵوێستە توندێکەوە پاکستان نواندی لە دوو سێشتەوەیە یەکەمیان لە هەڵوێستی ئیسرائیلە بەرامبەر هەند لە کاتی جەنگەکەی مانگی پێشووی هند و پاکستان ئەمریکا و ئیسرائیل هەردووکیان بەتایبەت ئیسرائیل پشتی هندستانە گرت بەردش بە پاکستان بەڵام ئێران هەڵوێستی زۆر ڕوونی هەبوو بۆ ئەوەی کەوا ئەو هاوکاری پاکستان نەک یعنی دیبلۆماسیەن سیاسیەن لە ڕووی ڕاگەیاندنەوە لە ڕووی ئابوووریەوە لە هەڕووی هەر شتێک بێ ئەو پشتی پاکستانی گرت بەرامبەر بە هەند هۆکارەکەشی ململانەیەکە ئەویش سیاسیە جیۆسیاسیە هەند لێ زیاتر لەگەڵ ئیسرائیلە دۆستایەتیەکە تاوەیەکەوە لەگەڵ ئێرانە بیکات ئەگەرچی ئێران و هەند هەردووکیان لە برێکسن گروپی برێکس بەڵام ئەوە ڕوویدا ئەوە پاشان پاکستان فعلن لە ئەویش لە خۆی ئەترسێت ینی ئەم هەنگە ئەم تورکیاشە ترسێ باشەکان ئێستا دەوڵەت باخچەلی قسەی کردبوو دەڵێ ئامانجی کۆتایی تورکایە هندستان ئەمڕۆ وەزیری بەرگیان دەڵێ گەر جیهانی ئیسلام یەک نەخە سەری هەمووان دێ وەکو یەمەن وەکو سووریا وەکو ئێران نازانم من ئەگەر لەگەڵ جەناب تا باسی ئەوەم کردبێ یان نا وتم من قەناعەتم بە گۆڕینی فکر و عەقڵی باخچەلی نییە لە نەژاد پەرستێکی تورکیەوە بۆ ئاشتی خوازێک کە بڵێ ئۆجەلان بەربێت و بێتە پەرلەمان باش نازام لێرەوە بێتم یان نە بەڵام ئەوە بنەمای من بووە ئەو کاتە پرسیارێک هەبوو لە هەندێک شوێنیش باسم کردو بەڵام وەڵامەکەیم دەست ناکەوتەوە لەم لێدانەی نەتەنێها بۆ ئێران ئەو وەڵامم دەستکەوتەوە ئەوەیەکەوە ئەو کرانەوەی تورکیا بەرامبەر بە کورد و ئۆجەلان و پەکەکە کردی لە قەناعەت و برایەتی و یەکخستن و ئاشتەوایی ناو تورکیا نەبوو ترسێکیان هەبوو کەوا ئەو هەواڵیان لا بوو کە من تەوەقۆی ئەوە مەکردکەوە بدرێن لە ئێران کە درا لە ئێران بارودۆخەکە بتەقێتەوە وەکەوەی کەوا ئێستا هەمووی ترسی هەیە و چاوەڕێیەکە یان مەلایین پەنابەر لە ئێرانەوە بچنە تورکیا بارودۆخی سووریا پەنەبەرانی سووریا کۆچکردوانی سووریا جارێکی کە لە تورکیا هەیە دیسانەوە لە ئێرانەوە بۆ ئەمە بۆ تورکیا بخڵقێنێ ئەمە یەک دوو بارودۆخەکە بە شێوەیەکی لێبێ دیسان پەکەکە هێرشی تر و سەربازی تر بکاتەوە بۆی لە سووریا و لە ئێرانەوە چواردەوری تورکیا بدرێ واتە کورد یەکێکە لەو میکانیزمانەی با بڵێن کەوا لە ڕۆژهەڵاتی نەوەڕاستا ڕۆژ ئاوا بە پلەی یەکەم ئیسرائیل هەر کامێکیان بێ هەمیشە لەبەر ئەوەی کەوا میلەتێکی ستەم لێکراوە ئامادەیی ئەوەی تیا هەیە کەیسەکەی دۆسیەکەی دۆزەکەی ئامادەیەکی ئەوەی تیا هەیە قابلێتی ئەوەی هەیەکەوە بەکار بهێنرێ بۆ ئازادانی تورکیا تورکیا ئەم ترسەی هەبوو وتومە زۆر جار ئەوە وتووە من لە مانگی 11 پارەوە ئەو پرسیارم لا دروست بووە ئەمە هۆکارەکەی بۆیە تورکیاش ئەترسێ بەڵام تورکیا زۆر زیرەک بوو توانی ئەو دەرگا ئەردۆغان لەگەڵ باخچەلی ئەو دەرگا لە خۆیاندا بخەن و ئەوە تا ترسی کوردیان نەماوە تا ئەو کاتەی تا واستێکەوە مەزلوم عەبدی بڕاتە تورکیا و لەگەڵ ئۆجەلانە دانیشتن بکە ئەو ترسەی نەماوە بەڵام هیچ کامێکیان ناگەنە ئەو ئاستێکەوە بڕۆنە بەرەی جەنگەوە لەگەڵ ئێراندش بە ئیسرائیل ناگاتە ئەوە و نازانم ئێرانیش خۆی تاکوێ جەنگەکە کراوەیە یەکشت بڵێم ئەمە شەڕ نییە ئەمە جەنگە خۆی چەند دەستەواژەیەکە نەبێ ئێمە لەیان تێبگەین کردەی سەربازی هەیە یان هێرشێکی کتوپڕی جەنگمان هەیە شەڕمان هەیە کردەی سەربازی ئەوەیەکەوا لە 1982 بوو کاتێ ئیسرائیل دای لە بۆ بڵێن هێزی چەکی ئەتۆمی عێراق
لە بەغدا ئەوە کردێکی سەربازی هێرشێ بوو جەنگ شەڕ ئەوەیەکەوە مەودایەکی دیاریکراوی هەیە چەند ئامانجێکی دیاریکراوی بە پەلەی کورتی هەیە ڕۆژێ 2 ڕۆژ هەفتەیەک دەست لێکاکنەکە و ئەوەستێت ینی سنوورەکەی دیاریکراوە ئەمەی کەەوە ئێستا ڕوئەدا جەنگە جەنگ تایبەتمەندی جەنگ ئەوەیەکەوە بێ سنوورە دەستکراوەیە ئامانجەکان ئەگۆڕێن ئاستەکانی ئەگۆڕێ ئەوەی کەەوە ئێستا هەیە لە نێوان ئێران و ئیسرائیلا جەنگە نەشەڕا نەکردی سەرباز سپاس دەکەین کاک محەممەد لە ڕوو ئابوووریەکەوە کاریگەری لەسەر ئابووری جیهان یاخود ئێستا بڕۆن نرخینەوت ڕۆژ بۆ 75 ئێستا هاتۆتەوە 74 نرخێر بەرمیلێکنەوتی برنت چ کاریگەریەکی هەیە لەمڕۆ ئەکی کاریگەری زۆرە جارە هەر لە سەرتاوە جەنگەکە یان شەڕەکەوت مامۆستا ناوی برد شۆکێکی گەورە بوو بۆ هەموو ئابووری دنیا کە ئەم جۆرە شۆکانە دروستە بێت عادەتەن وەبەرهێنەران بە تایبەتی وەبەرهێنەرانی بازاڕە دارایەکان یا بازاری پشکەکان پەنابەن بۆ کڕینی زێڕ و کڕینی قەواڵە دارایەکانی حکوومەتەکان تایبەتی ئەوەی ئیدارەی ئەمریکا و خەزانەی ئەمریکا ئەمەش ناتەوازنیەک دروستەکە لەوەی کە ئەو وەبەرهێنانانی کە ئەبێ بچێ بۆ سێکتەرەکانی دیکە بەشێکی زۆری ئەبرێت بۆم دوو سێکتەرە لە ئەمە بۆ ناسراوەکە ئەمە پەناگەی ئارامە کاتێکا تۆ ترسی لە هەموو شتێک بۆی دڵنیابی کە سەرمایەکە و نادۆڕێنی یا قەواڵە دارایەکانی حکوومەتەکان ئیدارەی خەزانی ئەمریکا کردی یا ئاڵتو نەکردی ئەمە سەرەتا ئەم ناهاوسەنگێ دروستەکە ئەمەش دەرەنجامی چییە بێت تەبان ئەمە نرخی قەرزکردن نرخی سوو هەنێجار دەستکاریەکە و ئەمەش کێشە دروستەکە بۆ بازار و کەرتی تایبەتی ئەو وڵاتانەی کە ئابوووریەکان زیاتر پشت بە کەرتی تایبەت و ئەوانەیە بەسێ ئەمە لەلایەکی تر نەوتی گران کردم شەڕە خۆتەزانی $50 وایە لە $50 ئێستا باسیەوەکەی تۆ لە $74 ئەمە زیاتر لە $10 نرخی هەر بەرمیلێ نەوتی گران کردووە بە دراسەی مەدانی سەلمێنراوە کە نرخی بەرمیلی نەوتی برند کە بە تێکڕا لە ساڵێکە $10 گران بوێ ئەوە کۆی گشتی GDP دنیا لەو ساڵە بەڕادەی 9.1 دابەسێ ئێمە پێش ئەوەی ئەم شەڕە دەست پێ بکە دووسێ مشکیلەی گەورە هەبوو یەکەم ئەمە 1-2 ساڵە ئابووری دنیا لە گەشەکردن خاو بۆ تۆ ینی گەشەیەکی زۆر خاوی هەیە لە ئابووریە گەورەکانی دنیا بوون و لە ئەمریکا گەشە لە خواری 200 ئەمانەوە بوو لە سین کە پێشتر بە تێکرا بۆ ماوەی چەندەیەک لە 6 ئەوانە بوو دابەزیە بۆ 3-4 کێشەی گەورەیان هەیە کەرتی بە خان و بەرەو ئەمانیان زۆر بە خراپی داڕوخاوە جگەلەوە ئەم کێشە چارەسەر نەبوو کێشەی ترامپ و ئەو شەڕە گومریکەکەی ترامپ ئێستا ئەوەش چارەسەر نەبووە ئەنجا ئەم بەزمی شەڕی ئێران و ئیسرائیل دەستی پێکردەوە یعنی پیاکی قسە خۆشیە لەو گەرمیانە تێرمێکی هەیە ئەڵێ خۆی نەکبەتی ئەگەر هات بەتفاقۆیێت بە هەموو ئەدەواتەکانی وێت ئەمە ڕێک ئاوایە ئەوەی بە ئەنگلیزەکان ئەڵێ پرفکت ستۆرم ئەمە ڕێک ئەوەیە ئەمە مشکلەیەکی زۆر سەختە بۆ ئەمڕۆی ئابووری دنیا کە هێشتا لەو مشکلانەی دیکەی لەو قەیرانانەی دیکەی چارەست دەربازی نەبووە یەک بازی داوەنەوە ئەم مشکلەوە ئەکید مشکلێکی زۆر سەختە اینجا ئەم نەوتگران بوونە لەم دۆخایە ئەنی قازانجە بۆ کێ زەرەرە ئێستا بۆ نەوتگران بۆسە ئیسە باسی ئەوە شەکەین ئێستا ئەگەر تۆ سێری ئۆکێ بۆی شوێنێکی وەکو عێراق قازانجە بەڵێ لەبەرەوەی تۆ هەر $1 نرخی نەوتی برند زیادەکە بەرزە بێتەوە لە ساڵەکە خۆی گشتی عێراق ڕۆژانە 3,171,000 بەرمیل هەنار باشە ئەمە یعنی چی ئەگەر ڕۆژانە بۆ گرانبوونی $1 لە نرخی بەرمیلێک نەوتا داهاتی ساڵانەی عێراق دەوڵەتی عێراق نزیکەی ملیارێک و 240 تا $250 میلیۆن زیادەکە بۆ هەر $1 ئەو گرانبوونە بەڵام مەسەلەکە لەیران نییە هەر ئەمە نییە بەتەنیا ئیشەڵایدەن مەسەلەکە هەر ئەمە نییە تۆ زەمان نییە ئەم شەڕە سەر ناکێشێ بۆ داخستنی گەروی هورمز کە ئەوەی کرد ئەو وەختە باشە مەتەسی چی ڕوز دەکەێستا و گەروی هورموزە ئەو وەختە عێراق ناتوانێنەوە بفرۆشێت بازار نەوتی کوێ ئێستا ئەو گەروی هورموز ئەو ئێران هەموو ڕۆژێ 19 میلیۆن بەرمیل نەوتی عێراق و ئێران و کۆیت و سعودیە و قەتەر و بەحرین بە گەروی هورمزە ئیماراتیش ئەڕوا بۆ بازاڕە جیهانیەکان کە تۆ ئەمە داخرە طبعا ئەمەلیان ئێرانەکان توان 100 میلیۆن بەرمیلی ڕۆژانە نزیکەی 100 میلیۆنە 90 میلیۆنی بەیراتیە سەر سێی نەوتی جیهان لەوێ ئەڕوات
دوو لە سەرسەی بڕی بازرگانی پێوەکرا کۆی گشتی بەرهەم بەڵێ جا مەسەلەکە چییە کە ئێرانەکان ئەمەلیە نەتوان نێڵن بڕوە دەتوان ئەو گەرۆ کۆنتڕۆڵ بکەن بەڵێ ئەو بابن ئەو ڕێڕەوە لەژێر بەری ڕۆژهەڵاتی بەڵام مەداکەی ئەوەنە بەرتەسکە ئێرانەکان ئەتوان بە نمونە دوو تۆپیتیا بەهاوێژنی تر کەشتی خۆی ناوێت لێوە بڕا کەشتی بەنەوتۆ ئەترسێ لە تەقە ئەو شتانە بۆیە مشکلەکە ئەوەیە ینی زەمان نەخینەوت ئەگەر ئەو ڕووبدا ڕاستە ئێستا عێراق ناتوانێنەوەت بفرۆشێ بەس ئەوەی بۆری هەرێمیشی هەیە وڵاتانی سعودیە و قەتەر و ئیماراتوان لە باشترین سعودیەکان بەدیلی ئەویان هەیە ڕەنگە ئێستا ئەتوان 11 تا 12 میلیۆن بەرمیل لەو بفرۆشن ئەو کاتە ئەتوان بڕی توانای فرۆشتیان کەمە بێتەوە بۆ کەمتر لە 3 میلیۆن بەرمیل لە ڕۆژێکە عێراق ئەگەر هەموو شتێک بە پێرفێکتی و بە باشی بڕۆ لەگەڵ هەرێمە ئاش بێتەوە بۆ ڕی کوردستان بخاتە ئیش ئەتوانێت تا 1 میلیۆن بفرۆشێ ئەو 3 میلیۆنەی بۆ 1 میلیۆن کەمە بێتەوە کۆیت هیچی نامێنێ بەحرین و قەتەر هیچیان نامێنێ ئیمارات هیچی نامێنێ دەواازیان نییە بەڵام ئەمە ڕوئینەکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە مەحاڵە دنیا ڕێگە بدا ئەمە ڕوو بدا گەر ڕۆژ بدا ڕەنگە هەر بۆ چەند ڕۆژێک بێ بۆ ناکرێت بۆ تەسەوری ئەوە بکەیت لەبەرەوە تۆ نازانی ئەمە بۆ چەند ڕۆژ ڕوەداوە کەی ڕوەداوە چۆن ڕوەداوە ئایا کاردانەوەی لە ساڵی 1982 تا ئێستا ئەمریکیەکان چەند یەکەیەکی سوپای ئەمریکایان هێناوە بۆ خەلیج بۆیان کردووە بەس بۆ ڕێگرین سەبان ئێرانەکان لە تایسەدا نەخراوە لە شەڕی عێراق ئێرانە هەنێک جار ئێرانەکان گێچەڵی ئەوەیانە کرد تەقیانە کرد لە هەنێک کەشتی بارهەڵگری عێراقیەکان کۆیتیەکان یا سعودیەکان بەڵام ئەو بوو جێشی ئەمریکا هەر بۆ پاراستنی ئەمە تا ئیسێش جێشی ئەمریکا لە بەحرین و ئەمان و شوێنانایە لە گەڵ قەتەرا بەشێکی ئەساسی خۆیان ئەڵێن ڕۆڵی ئێمە ئەو هەیە طبعاً شتی دیکەشە بەڵام ئەمریکێکە لە ڕۆڵە ئەساسیەکەیان ئایا ئەمریکیەکان کاردانەوەیان چیە بێ بۆیە بە پوختی ئەوەی کە ئەمەوێ بڵم لە نەتیجەی هەموو ئەم فاکتەرانە ئێستا هێندەی تر مشکیلەی هەڵاوسانی نرخەکان و گرانی و ئەمانە زیاتریش گرانە بێ لەبەرەوە کە تۆ ئەڵەی نەوتنەوتنی چی سەر گەروی هورمز هەر ڕێڕەوەیکە بۆ نەودیان بۆ شتی بۆ هەموو کاڵایەکی بازرگانی بەڵام بۆ نەوت ئەو شتێ لە ڕێگای نەوتۆتوانێت کار لە هەموو بازار و ئابووری دنیا بکە ئەمە نەکات ئەگەر حوسیەکانی دروست بێ لە دەریای سوور ئەوش کێشەیەکی ترە اینجا هەموو ئەم کێشانە و هەموو ئەم ترسانە نرخی گواستنەوەی دەریایی زیاد دەکات ئەو کاتە کری ئینشۆران زیاد دەکات ینی نرخی زەمانچە تۆ کەشتێکی بارهەڵگر لە سین و شت ئەهێنێ بۆ ئەوروپایا بۆ عێراق کری کەشتێکە بەشێکی بۆ ئینە زمانی ئەمنیە ئینشۆرانسە کری ئەمە گرانە بێت ئەم کریانە گرانە ڕێگەیەکە دەستێتەوە باشووری ئەفریقا و زام ڕێگەی ئەوە زۆر دوورە مشکلەکانی گەروی بابلمەندەب ئەوەی دەریای سوور و حوسیەکان مشکلەکانی گەری هورمز هەموو ئەم مشکلانە ئۆتۆماتیکی پێش ئەوەی هەرشی هیچ شتێک ڕوو بدا لە ئێستا تێچووی گواستنەوەی دەریایی زیاد کردووە ئەمە کێشەی ئینفلیشن و گرانی دروستەکان نرخی شتەکان گرانە بێ وە لە نەتیجا چی هێندەی تر بارگرانی بەسەر ئابووری دنیا دروستەکان پەیمانەکانی ئێران بۆچین زەرەر نییە ئێستا نرخینەوت گران ئەوە چۆناوە ئەکیت زەرەرە و پێشیان ناخۆشە بەڵام خۆچین نیە لە مۆقعەکە بێ بتوانێت بە زۆر ئەمریکا و ئێران و ئیسرائیل عاقڵ بکات و نێڵە شەڕ بکەن شەڕەکان پێ ناخۆشە بەڵام شەڕەکە ڕۆدا لە دەرەوەی ئیرادەی چین ئەو وەختە چینی شۆکو هەر وڵاتێکی تریەت ئێوە ئیسفادەی لێ زەمەوەسە کۆمنتێک تەبوو دەسە گەری وەرمەزووان ئەوەی وت ینی ئەوەندە کاریگەرە ئینسان کە بیری لێ کاتەوە ئەڵێ هەموو جیهان و کۆرۆنا هەموو جیهان ڕائەگرێت چونکە زۆر هینە لە ویلایەتی یەکەمی ئافو لە ویلایەتی یەکەمی ترامپە ئێرانە و تهدیدەی کرد بەڵام ئەو کات ترامپ نامەیەکی نهێنی زۆر خۆی ئاسای نار بۆ ئێرانەکان و ئێرانەکان پاشەکشیان کرد بەس ئەم جارە لەوە دەرچۆکەوە لە نامەی تهدید بترسێ دۆخی شەڕدا و ئەمڕۆژ تهدیدێکی وایان کرد بەڵام بەزێ پەرلەمانکەم پەرلەمان دەنگی لەسەر بدا و ئەوانە ئەوە نەماوە کۆمنتێک خەڵشکە شێ مەسن تو سیرکە بەشێکی باش لەوانەیە لەو کارخانەی کە لە ئێرانە و ئێمە سوود لە بەرهەمەکانی وەردەگرین لەوانەیە بوەستێ بەوەی شەڕەوە واروها سنوورەکان کە دادەخرێن بە هەمان شێوە کاریگەری هەیە لەسەر زوڵەی ئابووری ئێرەوە لەسەر هاوردە و هێنان و بردن ینی زوڵەی بازرگانیەکانیش بەشێکە لەو زەرانی کە لە ڕوانگەی ئابووریەوە لێ دەکەی بەزۆکو گەری هورمز پاخێکی گەورەی هەیە خۆی ئەگەر کاتێکی فشارە بەرز دێران من واتە سەوڕ دەکەمانێ بەکاریبێنێ لە وەختێکدا دەگونجی ئەمە بە نەخشەیەک نیشانی بیسەران و بیدەرانی بدەیت گەروی هورمز کەندا و ینی کەندا ئەمە لە سەردەمی خۆی پێگوتراوە کەنداوی بەسرا لە سەردەمی دەوڵەتی عوسمانی و بە درێژای مێژوو لەبەرەوەی زۆرترین سنووری ئێرانی لەسەر کەنداوی فارس بووە محەممەد حوسێن هەیکەل
ئەم تەکلیفەی لە وەزارەتی ڕاگەیاندن و ڕۆشنبیری میسری کرد لەسەر جەمال عەبدولناسرا بە دەوڵەت حسابی کرد. مەسەڵەن تۆ سیر کە مەجموعەیەک دەوڵەتی عەرەبی لەسەر سنوورەکەن وەکو کوێت، عێراق، ئیمارات، بەحرین، قەتەر، بەڵام لە بەرامبەردا گوتی یەک وڵات لەسەر ئەو کەنداوە کە ئێرانە، لەگەڵەوەدا کە حدودی ئێران بەقەدەر حدودی هەمویان دەبێت. بۆیە لە ئیعلامی عەرەبیدا گۆڕدرا بۆ کەنداوی عەرەبی. ئەمە کەنداوێکی فراوانە، ئەم وڵاتانە هەموو لەسەرین، بەڵام کە دەڕوا بەرەو دەریای هیندی لە ئاسی سەڵتەنەتی عومانە وردە وردە بەرتەسک دەبێتەوە، گچکە دەبێتەوە، وەکو تەنگەبەری دەدێت، وەکو دەربەندی ڕانیە، وەکو دەربەندی باسەرەیکە، وەکو دەربەندی بازیان کە دەڕۆین، ینی تەنگەبەر دەبێتەوە. ئەم تەنگەبەرە کۆنتڕۆڵکردنی ئاسانە، یعنی نەوتی ئەم وڵاتانەی کە دەکەونە سەر کەنداوە بە شوێنەی تەنگەبەردا دەڕوە، ئەو بەرە سەڵتەنەتی عومانە، ئەو بەرە ئێرانە، و ئێران زۆر بە ئاسانی دەتوانێت ئەم تەنگەبەرەی بگرێ بۆی کە ئەو وڵاتانەی کە نەوت دەکڕن لە وڵاتانی کەندا و نەتوانن بیگەێنن بە شوێنی بەبەستی خۆیانەوە. بەس بتوانێمە بەکاربێنی ئەرە قسەیە پێت وایە؟ نامە ینی تا ئێستا کارتێک بەرز ئێرانەوە، هەروکو چۆن کارتێک و بەرەسە حوسیەکانەوە گەروی بابلمەندەمیش لەو جۆرەیە، دەریای سوور لەگەر کەنداوی سوێس جیۆپۆلۆتیک سۆماڵ و جیبۆتی لەگەڵ ئێمەنا ئەوش تەنگەبەرە. ئەوجا خۆ کەنداوی سوێز لە سەردەمی بابرێن پێش زەمال عەبدولناسر ئەم کەنداوە کرایەوە کە گەروێکی بەرتەسکیان دروست کردەوە کە چۆن دەریای سوور بە دەریای سپیەکەوە ببەستێتەوە. ینی ئێمە ئەم گەروی پەنامەمان هەیە لە ئەمریکا و بینی ئەمریکا و فنزوێلیا، ئەنی کۆمەڵە تەنگەبەرمان هەیە بە لە دنیادا، ئەمانە بایەخی استراتیژیان هەیە بۆی کە بتوانن لەو ڕێگەیەوە دەوڵەتان فشار بخەنە سەر یەکتر و لەو ڕێگەیەوە بتوانن گەماروی ئابووری بخەنە سەر یەکتر، و ئەمە هۆکارێکە بۆەوەی کە ئەم خەزانە نەوتە زۆرەی کە لە وڵاتانی سەرکەنداو هەیە کە دنیای پیشەسازیام ڕۆسوودی لێوەردەگیرێ لە ئەنجامی ئەوەی گە چەند ڕۆژێک بوەستێ زیانەکانی کە مامۆستا باسی لێوە کرد. بەڵێ سوپاسم دەکەین. ناوبڕێکمان هەیە دێن وزم کۆمیتێکت ماوە بابی خێرن لای خزمەتان بەڵێ بینێرانی بەڕست دێنەوە خزمەتان لەگەڵمان بێنەوە قسەی زیاتر دەکەین. جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان، درێژە بە گفتوگۆکەمان دەین لێکەوتەی جەنگی ئێران و ئیسرائیل، لێکەوتەی لە ڕووسیاسی و ئابووری و سەربازی و درێژە بە گفتوگۆکانمان دەین. کاک محەممەد سەبارەت بە باسی لێکەوتەکانمان کرد، بەس جگەر لە $90 هەڵکشە ئەوە چی بەسەردێ هەر پەیوەندی بە گرژیەکانەوە یاخود فێڵێکی بازرگانەکانی دۆلارە گەشت بۆ 140 ئێستا 145 پێشتر لە 140 بوو بڵین $100 بەرامبەر بە 140,000. گۆڕانکاری نرخی دۆلار لە عێراقا تا حدێکی زۆر علاقەی بە کاردانەوەی خەڵکی عێراق و هەبوو بەرامبەر شەڕەکە بەو پەشۆکان و ترسەی کە شەو خەوت هیچ لە ئارادا نەبوو بەیانی هەڵسا سێرەکە شەڕە ساروخە. ئەمە خەڵکی ترسان، ئەمە عادەتەن خۆی پێویستەکە وەکەوەی لە بازاڕە فەرمیەکە هەیە. نرخی دینار نرخێکی جێگر و سابتە، ئەوەیە کە بانکی ناوەندی دیاری کردو بەرامبەر دۆلار. پێویست بۆ ئەساسەن هیچ گۆڕانکاریەک ڕوونەدا. ئەم گۆڕانکاریە ڕوویدا لە بازاڕی نافەرمی دۆلارە ڕوویدا، نرخی فەرمی هەروەکو خۆی وایە. ئەمەش دەراویشتەی ئەو ترس و پەشۆکانەیە کە خەڵکەیەتی بەرامبەر ئەوەی کە ڕووەدا. بەڵام لە ئاستی جیهانیا دۆلار بەرامبەر یۆرۆ و پاوند و دراوەکانی دیکە زۆر نەگۆڕا، هیچ نەگۆڕا، هیچ شتێکی ئەوتۆنیە باس کرێ. بەرامبەر تمەنیش وایە، دیناری عێراقی بەرامبەر تمەنیش وایە. خۆی ئاتەن دیناری عێراقی بەهاکەی خۆی پابند کردووە بە بڵێن گرێداوە بە بەهای دۆلارۆ 1320 دینار بۆ هەر تاکە دۆلارێک. ئەمە نرخە فەرمیەکە 132,000 نرخە فەرمیەکە. بەڵێ بەرامبەر پاوەن و لیرە و تمەن و هەموو دراوەکانی تری دنیا لەم ڕوانگەی دۆلارۆتەوە حسابەکەیەکەی. بۆیە ئەوە هیچ لە مەسەلەکە نەگۆڕاوە، تەنیا ئەوەیە لە بازاڕە نافەرمیەکەی عێراقاکە ئەم شتە ڕوویدا خەڵک عادەتەن متمانەی بە وەزئی بە سەقامگیرەکەی عێراق کەم بۆ تۆ ئەوی بازرگانی شتێنەوە قازانجێکی زۆر بکەن. طبعاً خەڵکێکە ئێستا من بیستم لە چەند شوێن و ناوچێکی کوردستان خەڵک چوە پەلاماری مارکێتەکانی یاوە شتی کڕیوە، هەتا بیستم ئەوە دینە ئەمە پێوترێ یادەوەری دەستە جەمعی خەڵکی کوردستانەوە ئاوارە بوون و ڕاکردن و نەهامەتی و دەربەدەری بینیوە کەوتراوە شەڕێترە و ئاوارە بووە، کەوتراوە شەڕ یەکسەر
برنج و شەکر لە بازارە گران بووە تەسەورەکە ئێستا ئەمە هەر ئەوەیە دووبارێتەوە لە کاتێکە هیچ سەبەبێک نییە بۆم پەلاماردانی مارکێتەکان تۆ شەڕ لە بینی ئیسرائیل و ئێرانایە تۆ بۆ جەروازەکان کڕی دەواازەکان هەروەکو خۆی کراوە گریمان دەواازەکان لە ئێرانی ئێستا وەکو خۆی کراوەیە تا ئەم دقە گریمان ئەگەر لە ئێرانیشا ئەو سەڵچینە کێشەی بۆ دروستە بێ ئێمە لە تورکیاوە لە سعودیەوە لە سووریاوە لە ئوردن و ئەتوانێ بازرگانەکەمان پێشت بێنێ ڕەنگە وەختە تێچووی هاوردەکردن تۆزێک زیاد بکە بەڵام هێشتا هەر دنیا کراوەیە بەڕووی ئێمە عراق تایسە بەشێک نییە لەم شەڕە قراری فەرمی لە عراقشا ئەوەیە نابێتە بەشێک لەم شەڕەتا ئەم دقا بۆیە لە ڕاستیە ئەو پەشۆکانی لە بازارەکانی کوردستان و عێراقا دروست بووە هیچ سەبەبێکی منطقی نییە بۆی جگە ئەمە تەنیا حاڵەتی نەفسی و سایکۆلۆجی خەڵخۆیەتی لە بەرمەبنای ئەو پاشخان و باگراوەند و یادەوەریە خراپەیە کە لەگەڵ شەڕ و ئاوارەبوون و نائارامی شەرقەڵەوسەتا هەیە بەزوک و جوڵی بازرگانیش لەگەڵ ئێران تا ئێستا کێشەی بوو تا ئێستا هیچ کێشەیەک نییە لەو دەواازانێک کە ئێمە هەمانە تا ئەم ئێوارە من متابعەکەم بەهۆی ئیشەکەم و تا ئەم ئێوارە هەموو دەواازەکانی ئێران لەگەڵ عێراقا وەکو خۆی کراوەیە ئاڵوگۆڕی بازرگانی وەکو خۆی کراوەیە ترانزیت لە عێراق بۆ وڵاتانی دنیا لە ڕێگای ئێران و هەروەکو خۆی کراوەیە هیچ بەیانی دووبیانی چۆڕۆدا ئەوە نازانم بەڵام تا ئێستا هیچ شتێک لە ئارادا نییە بۆیە هیچ پێویستاکە کەس قەلق و نیگەران بێ لەسەر ئەوەی کە ڕووەدا ئەی بۆ دۆلارەکە خەڵک چۆن مامەڵە بکە بەڕاستی من ناتوانم بە خەڵک بڵێم چۆن مامەڵە بکە بەڵام ئەوەی کە هەیە ئەوەیشی من نییە و بە خەڵک بڵێم بەڵام ئەوەی کە هەیە ئەوەیە تا ئێستا هیچ سەبەبێک نییە بۆی خەڵک قەلق و نیگەران بێ بەرامبەر بە نرخی ئاڵوگۆڕی دیناری عێراقی پێشتر حاڵەتێکە بوو تەسەورێکە بوو لە عێراقا کە ئەگەر بێت و ئیدارەی ترامپ و ئێرانەکان ڕێکەون و سزا ئابوووریەکان لەسەر ئێران لا ببرێ ئەو وەختە بۆ کڕینی کاڵای ئێرانی خەڵک پێویستی بەوە نییە بە دۆلار لە بازارە نافەرمیەکە بکڕێت بەڵکو لە بانقەکان و پارەی تەمویلی هاوردەی ئێرانیەکە ئەو وەختە خەڵ چاوەڕێ ئەوە بوویتر دۆلار بێتە 400 لەبەر ئەم فاکتەرە ئێستا ئەم ئەگەرە زۆر زەعیف بووە ئەوەی کە ڕێبکەون ئیداری ئەمریکا و ئێران و سزا ئابوووریەکانی سەر ئێران لا باوک چۆن لەسەر سووریا لای برد ئەگەرێکی تۆزێک زەعیفە ڕەنگە ئەمە فاکتەرێک بێ بۆی شتێک نرخی دۆلار لە بازارە نافەرمیەکە گرانتر بێ بەرامبەر بە بەهای دینار بەڵام ئەمەش هەندیسان پێویست ناکە بپەشۆکەی بۆی پێویست ناکە خەڵک خۆی تێک بات دووبارەیەکەمەوە ئەو پەلاماردانی مارکێتەکان بۆ کڕینی شەکر و چاو برنجیا بنزین لە بەنزیخانەکانە شتێکی زۆر ناماقوڵی بێمان نبووی ئەنی هیچ پێویستی هیچ شتێک لە ئارادانیە تا خەڵک بترسێ ماوە تۆ ئەنی بزان تەداعیاتی ئەم شەڕە بۆ بازاڕەکانی دنیا گەورەتر لە عێراق و ئێران با بڵێن بیر بکەینەوە بۆ هەموو شەرقەڵەوسەت چییە بێ ئەوە هێشتا دوورە هێشتا ئێمە با بڵێن لە شوێن و مۆقفەکانی پێشببینی ئەوە بکەین بەڵام ئەوەی تا ئێستا ڕووی داوە هی ئەوە نییە بە لەسەر هەنێشت نیگەران بین لەسەر هەنێشت بترسین دیناری عێراقیش بارودۆخی باشە تا ئەم دقە باشە بەهای دیناری عێراقی ئەبێت قوتی احتیاتی دراوەکانی عێراق دیاری بکات تا ئێستا لە سەروی 100 ملیار دۆلار بەهای احتیاتی عێراق بەڵێدەکی بانکی ناوەندی عێراق یعنی لە وەزعێکی باشایە عێراق لە ڕووی داراییوە سیاسەتی دارایی عێراق تا ئێستا دۆخێکی سەقامگیرایە ئابووری عێراق بەعکسۆ تا ئێستا هەموو گۆڕانکاریەکان بە قازانجی ئابووری عێراق وەکو وتم عێراق بەس نەوتی خاوی هەیە بفرۆشێتە بازارەکانی جیهان ئێستا نەوتە خاوەکەی بۆ هەر بەرمیلێکی باکەی $5 لانی کەم زیادی کردووە ئەگەر بەراوردێکی بۆ ڕۆژگارەی کە نزیک بۆ لە $6 ئێستا سەری $15 زیادی کردووە بۆیە تا ئێستا شتەکە لە قازانجی عێراقا کەی مشکیلەکە بووە مشکلەیەکی جیهانی و ئەوەی مەسەلەن کێشەی بۆ ڕێڕەوی هورمز دروست کرد و ئەمانە وەختە کێشەی ئەبێتە کێشێکی زۆر گەورەتر لەوەی کە هەرتەنها خەمی عێراق بێ بەڵکو بێتە خەمی هەموو دنیا و بەتایبەتی وڵاتە پیشە سازیە گەورەکانی جیهان سپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە دینی سەر عێراق دەبێت بەشێک لە جەنگەکە یان نەبەست ئەو ترسەی کە ئێستا باز دەکرێت تورکیا سەری بێ پاکستان ئەو حەقیقی یاخود ئێستا ئەمریکا دەیەوێت تەنیا بڵێن ئیسرائیل وڵاتێکی بەهێزی ڕۆژهەڵاتی ناوڕاست بێت تەناو قسەکەری سەرەکی بێت وەکو پێش چۆن ئێران ڕۆڵی هەرێمایەتی گەورەیە بوو ئێستا تورکیا دوای ڕوخانی ئەسەد ڕۆڵی هەرێمایەتی زیاد بووە
ئەو بابەتە تەسەوڕ دەکەم پێیوەستە بە ئەم نەخشەی کە ئەمریکا هەیەی بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست واتە ئەم وڵاتانەی کە هەن نەزان بەسیەوەم کریان نا ئەم وڵاتانە بن کە لە ڕووی هێزی سەربازیە و مەترسی نەبن بۆ سەر ئەم نەخشەی کە ئەمریکا هەیەی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی کە هەموو وڵاتەکان بتوانن بە ئەندازەیەک لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی بازەوە لە ڕووی کۆمپانیاوە یعنی بە دیوەک لە دیوەکان هەر هەمویان نیوەکار هەبوو قەدیم لە کۆمەڵگەی کشتتوکاڵیوە نیە هەر هەمویان بە زۆرێک لە زۆرەکان نیوەکاری وڵاتانی ئەمریکا و هاوڕێیەکانی بن ئەم نەخشەیە ئەجینا چاو لەوەی نەبێ زارش کە ئێران پارچە پارچە ببێ عێراق پارچە پارچە من بەبەستەکەم بەتاوی پەیامەکەم بگەێنم ئەمە نەخشەیەکی درێژخایەنی ئەمریکایە بۆ ناوچەکە ئێران کە ئێستا کەوتۆتە بەر ئەم شەپۆلەیە لەبەر ئەوەی مەترسیان هەیە ئێران من ڕێگای بەهێزیەوە لە ڕووی ما بڵێن خاوەن کڵاوی ئەتۆمی وە لە ڕێگای ئەوە ینی بەدیوەک لە دیوەکان پیان وایە ئێران لەوانەیە ملکەتی ئەم جۆرە تەوزیفە نابێت کە لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی و لە ڕووی سەربازی و ئەمریکا بۆ ناوچەکە هەیەی تەسەوڕ دەکەم هەموو ئەو وڵاتانەی کە بیانەوێ تەزاوزی ئەم بەرژەوەندیانی ئەمریکا بکەن کە وەکو نەخشەیەکی ڕۆژهەڵەتی ناوەڕاست لە خەیاڵی ئەمریکادا هەیە تووشی زۆرێک لە زۆرەکانی سەرکوتکردن دەبنەوە تاوەکو دێنە ئەو ئاستەی کە وەکو وڵاتێکی ئوردنیان وەکو میسریان وەکو وڵاتانی کە دەبینین ئێستا نیوەکارن لەگەڵ ئەمریکایەت و سەیری وڵاتانی کەنداوکە خۆبەشی زۆری شەریکاتی ئەمریکی و ڕۆژ ئاوایی لەم وڵاتەدایە هەنی ئەگەر بێت و ئێمە ئەو داهاتەی کە لە وڵاتەدایە ئەو سەرەت و سامانەی لە وڵاتەدایە بە زۆرێک لە زۆرەکان ئەمریکا لەگەڵیان شەریکە بە زۆرێک لە زۆرەکان کۆمپانیای ڕۆژاویەکان لەگەڵیان شەریکە و لەوانەیە زۆر بە ئاسانیش نەتوانن تەجاوزی ئەم هەژمون و هەیمەنە شەریکایەتیە بکەن کە ئەمریکا لە وڵاتەکەیان دەیبا بە وڵاتەکەی خۆی و هاوڵاتی خۆی پێ بەهێز دەکا وڵاتی خۆی پێ بەهێز دەکا ئەمریکا عەفوەن ئێران کە با بڵێن دەیەوێت تەجاوزی ئەم هەژمونە بکە هەر وڵاتێککە لەمپەر بێ لە بەردەم ئەو هەژمونە بە تەکیت دەکەوێتە بەردەم ئەو لاوازکردە تاوەکو لێڤڵەکەی دێتاوە ئاستەی تاوەکو لێڤڵەکەی دێتاوە ئاستەی کە ئەمریکا بتوانێت ئەو ئامانجەی خۆی دەبێنێتە لەسەر چکە دوای ڕووداوەکانی سووریا بێستر بوو تۆ با تۆ سەیری وڵاتانی دراوسێی ئیسرائیل بکە بەشێک لە قەزەی غەزە لەم 2 ساڵێ بەشێک لەم وڵاتانە گەتەبینت کرد بە کورد دەڵێ مێشیا میوان نییە وایەوانی ئەمە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی زۆر شتەوە مە لە بەرژەوەندی ڕۆژ ئاوایە بۆی کە هەر جوڵەیەکی ئیسرائیل بکرێ هەر جوولەیەکی ئەمریکا بکرێت ناوچەکە ئەوان زەوی خۆیان تێک نادان و هێزی ئەمنی و هێزی ئابووریان ڕاستەوخۆ ڕەبتە بە ئەم با بڵێن لۆبیەی کە ئەمریکا لە ناوچەکەدا هەیەی مووسوعەکە تورکیانیە ینی هەر هێزێک لە ناوچەکەدا لە دەرەوەی ئەم ئامانجەرێکە کە ئەمریکا دەیەوێت بە تەکید معڕەزە بەوەی کە لێڤڵەکەی بێنێتێتەوە ئەو ئاستەی کە ملکەتی ئەم پرنسیپانە بێک ئەمریکا دەیەوێت باسی کردوتی پێشتر کورد ینی پرۆسیاشی بۆ پەلەکرا بۆی تورکیا ڕوبەڕووی ئەو کێشەیەکی لەو جۆرە من هاوڕای لەگەڵەوە من ئەو شیکارەی جنایی مامۆستای پێش جوان بوو یعنی ئایا بە فیعلی تورکیا لە ئەنجامی خواست و قەنەعەتێکەوەی کە پرۆسی ئاشتیە یان مەترسی ئەوەی هەبوو کە ئێستا وەکو ئێران کەوتۆتە بەر شاڵاوەکەی تورکیاش بکوێتە بەر شاڵاوی بوو ئەوەی کە کارتی کوردی بەکار نەهێنرێت لەو کاتێک کە تورکیا دەکەوێتە بەر شاڵاوێکەوە دەی ئەم کارتە دەرێنێ و پرۆسی ئاشتی مۆرکاتەوە مووزوعەکە نەتیجەیە جینا من قەنەعەتم وایە لە دنیادا زۆر جار یعنی خۆ لە هەفتاش کاتێک کە حزبی بەعس بەیاننامەی 11 ئازار و مۆزوعی میلەتی کورد زۆرێک بوو لە فشار یعنی زۆر جار زۆر دەرەم هێزانە ئەگەر لە قەنەعەتیش نەبێ بڵێن ناسار دەکرێن بەڵام 2000 پێم وایە ئەمە لە قەنجازی کووردا ئەم ناسارکردنا بۆیە ئەمەی کە هیندستان دەیڵێ ئەوە مەترسیەکە بۆ کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بێت و نەسنە ژێرباری ئەم نەخشەیە ئەگەر بێت و ئەمان پێکەوە یەگرتو نەبن و ڕوبەڕووی ئەمە نەبنەوە بەس ئەگەداری بابەتێکی تریش بە ئەمەی کە ئێستا ئێران لەگەڵ ئیسرائیلە کردین من تەسەوڕەکەم امتحانێکی زۆر گەورەیە ئەگەر بێت و ئێران لەم شەڕەدا بە ئەندازەیەک بتوانێ مناڵم بیباتەوە یعنی ئامانجەکانی ئیسرائیل و ئەمریکا نەیەتە دی نەشچێ لەم بابەتەیە ئەوە معادلەیەکی زۆر گەورەیە واتە ئەمریکا دەبێت کە مڕاجعی خۆی بکاتەوە لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چکە لەوانێت لێستاوە وڵاتی تریش کە خواستی ملکەزبوونی هەبێ نێتوانێت بەدیوەک لە دیوەکان غیرەتێکی دەداتە ئەو وڵاتانەی تر کە دەیانەوێ سنوورێک بۆ هەژمونە دابنن واتە ئەم چەند ڕۆژە و ئەمەی کە ئێران کردوێتی
ئیمتیحانێکە تاقیکردنەوەیە تێستێکی زۆر گەورەیە بۆ کۆی وڵاتانی ناوچەکە. ماوەسی لە شکان چی بوو مامۆستا لێران نشکانەکەوێت خۆی سەرکەوتن واتە بەرامبەرەکەت بشکێنی یان هەر شتێکی ئەو بێوێ شکاندنی سەربازیان شکاندنی سیاسیە. ئێران مەرج نییە بتوانە ئیسرائیل بشکێنێ بیترسێنێ ئیسرائیل بە ناچاری ڕابۆستێ و بڵێ شکام، بەڵام گرنگ بۆ ئێران ئەوەیەکەوە ئێستا ئێران نشکێ ئیسرائیل سەر نەکەوێت بەسەر ئێرانە لە ڕووی سەربازیەوە ئێران خۆی بگرێ و دووەم وەڵامی داواکاری سیاسەکانی ئەمریکا و ئیسرائیل نەداتەوە. ئەو مەرجانێکەوە ئێستا بۆ ئێرانیان داناوە ئێران وەڵامی هەموو ئەو مەرجانە نەداتەوە و جەنگەکەش ڕابگیرێت. ئەمە خۆی بۆ خۆی ئەگەر ڕاستە لە ڕووی مانەوە سەرکەوتنە بۆ ئێران، بەڵام شکانی ئیسرائیلیش نییە، بەڵام شکانی ئێران نییە. ئەوە دەرئەچێ بەو شکلە ئەو کاتە هەرچی دەوڵەتی عەرەبی هەیە ئێران بمێنێتەوە لەم جەنگە دەربچێ ئەوەنەی کە زەلیلی ئەمریکا و ئیسرائیل دەبن. تۆ گەر بە شێوەیەکە بۆ دڕوونکەمەوە ینی ئەمریکا ئەگەر ئێران هەندێک سازشی بکرد باە بۆ ئەمریکا لەو گفتوگۆیانە بەتاکید ئێستا لە دوای ئەم زیانەی کە پێی کەوتووە ئیخوار ئەمەندە زەرەری دەکرد ئێستا بەدوا بڵێ من سازش ناکەم ئەو زەرەری کە لی دەترسان بیکەم تازە کردم عین تازە کردم لێستا بەدوا سازش ناکەم خۆ لەمە زیانی گەورەتر ناکەم کە لەم سەر ڕۆژەیدا کردومە. ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ ئێران و لێرەشەوە دەتوانم بڵێم بە خۆداهاتنەوەیەکی تری وڵاتانی ناوچەکەی بەرامبەر بەم هەژمونی کە ئەمریکا دەوێت لە ناوچەکەدا دروستی بکە. باشە بەس وەکو ڕۆڵی هەرێمایەتی لەمە ئەوە دەمێنێتەوەی تورکیاش یاخود ئێستا ئێران هەوڵیاندا ڕۆڵەکەی لە قاڵە بدەن. ئێستا تورکیا تا ڕادێک ڕۆڵێکی هەیە ئەوی تورکیای گۆڕانکاری بەسەدا دێت. عقلی سیاسی تورکیا زۆر جیاوازە لە عقلی سیاسی ئێرانی. باش عقلی سیاسی ئێرانی بە شێوەیەکی جیهانی بیرەکاتەوە، ئەوەی کەوا ناردەکردنی شۆڕش واتە شوناسێکی ئاینی مەذهبی هەیە لە ئاستی جیهانە بیرەکاتەوە. تورکیا وەک ئیمپراتۆرێتێکی مەذهبی ئاینی ئەوێ هەنگاو بنێ دەست بەهاوێ تورکیا وەک دەوڵەت بیرەکاتەوە لە سنوورێکە. ئێران لە سنوورێکا بیر ناکاتەوە. لەبەرەوە تورکیا زۆر زووتر خۆی ئەگونجێنێ لەگەڵ گۆڕانکاریەکانی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و تا ئێستاش سەرکەوتوو بۆ زۆر مشکلەی نییە. بەڵام ئێران لەبەر ئەوەی ئەو پرسەی هەیە تۆزێ قرسە ئەوەی کەەوە ئەیانەوەی ئامانجێکی کای ئەم جەنگە هەر لە سەرەتاوە هەتا ئێستا بێژگەلەوەی کەوا لە چەک دای بڕنن نەک چەکی هێرشکردن بەڵکو بەرگریکردنیش لە خۆت وەک ئوردون و وەک لوبناان و وەک سووریا وەک عێراقی ئێستا هەموو ئاوای لێ بکەن بێجگەلەوە ئەیانەوێت لە کۆتایە ئێران لە ناو سنووری جوگرافیای ئێرانە قەتیس بکەن و کورتی بکەنەوە لەویا سنوورداری بکەن تۆ ببێ بە دەوڵەتێکی دیبلۆماسی پەیوەندی تۆ لەگەڵ جیهانی دەرەوە نە ئاینیە نە مەذهبیە نە سەربازیە نە ئەوەیەکەوە هەرەمێکی یعنی هەیکلێکی ئاسایشی شیعی با بڵێن لە ناوچەکە دروست بەڵکو ئەوەیەکەوە لە ڕێگای دیبلۆماسیەت و باڵێۆزەکان و ئابوووریەوە مامەڵە لەگەڵ جیهانە بکە و بەس. خەڵکی زۆر گرنگ پێم خۆشە لە تاریخی ئێرانە مەسەڵەن بەتابەتی لە تاریخی نوێی ئێرانە هیچ کاتێک ئێران حکوومەتەکەی خۆی نەڕووخاندووە خۆپیشاندانی نەکردو ئینقلابی نەکردو لەو کاتێک کە مەترسێکی دەرەچی لەسەر بووە. خەڵکەکەی مەبەستە ئەنی من دەڵێم هەموو وەحدەی ئێرانێ تەوحیدی ئێرانە یەکگرتووی ئێران لەو حالەتە دروست بووە کە ئێران هەڕەشەی دەرەچی لەسەر بووە. بۆیە ئەوەی کە پێی وابێ لە ماوانە ئێران زارشکردنەوە خۆدا لە حکوومەت ڕادەپەڕێ من ئەوە بە دوور دەزانم دەگونجێ لەو حالەتیدا کە ئێران هیچ دوژمنێکی نەبێت لە ئاسی ناو خەڵکەکەی نیگەران بێ با بەڵام ئێستا من ئەمە بە دوور دەزانم لە ناو ئێراندا خۆپیشاندان بکرێ بۆ ڕوخاندنی حکوومەت لە مێژوودا ئەمە کاتمان نییە بە هەموو ویزگەکاندا بێم لە مێژوودا هەمیشە دوژمنی خارجی ئێران و شیعی ئێرانی یەکگرتوو کردووە و کوردیش لە ئێرانەیە ڕوحیانەتی ئێرانیەکەی فەرقی هەیە لەگەر کورد لە تورکیا بۆ ئەو ڕوحەیکە ینی بە کورتی ئەو ڕایاڵی کە کورد لە ئێرانە بە ئێرانیەوە بەستۆتەوە زۆر جیاوازە لەو ڕایاڵی کە ئێمە بە عێراقی عەرەبیەوە بەستراوەتەوە لەگەڵ تورک لە کورد لە تورکیا بە تورکیاوە بەستراوەتەوە. زۆرتان بیبەستین بۆی کاک محەممەد ئێستا بەس دەکەن دێک پاڵاوگەی نەوت و غازی ئێران کرا بنە ئامانزی لەم چەند ڕۆژە ئەو ئامانجەکە بۆیە کە خەڵک ینی کێشەی بۆ دروست بێ دوای دژی حکوومەتەکە خۆپیشاندان ناڕەزایەتی دێت ببڕێ. من ئەوەی تێبینیم کردووە لە هەموو ئەو ئامانجانەی لە دوو ڕۆژی ڕابردووە لێ دراوە لەلایەن ئیسرائیلەکانەوە بەشی هەرە زۆری یا سەربازیە یا پیشەسازی تایبەت بە بواری سەربازیە بۆ و پیشەسازی دروستکردنی درۆن و ئەوانەیە چونکە ئەگەر لە پرۆژە ژێرخانەکانی ئابووری ئێرانی بدایە
مهمترین شت بۆ ئابووری ئێران بەندەرەکانێتی و بەشی هەرە زۆری پرۆژە نەوتی و پرۆژە پیشەسازیەکانی بواری وزەی ئێران لە باشووری ئێران نەک ئەمانی دەوروبەری تەورێز و تاران ئەمانە شتی زۆر گەورەنی شتی زۆر گەورەی ئێران ئەگەر تۆ سیستەمەکەەوە ئێستاکوان وەکوی مەخۆ بۆ زەمتڵی غازیانی هەر بەگۆری هات ئەکید دامەزراوە سەرێکێکە ئەگەر بێت و بدرێ لە پرۆژەکانی بواری وزە غاز و نەوت و کارەبا و ئەمانە ئەو وەختە شەڕەکە ڕاتە ئاستێکی ترۆ جیاوازە لەو شەڕی ئێستا ئیسرائیلەکان ئەڵێن ئەمە ئامانجی ئێمەیە سە ئیسرائیلەکان بە تەحدید ئەڵێن تا خۆیان ئەڵێ ئێمە نامانەوە ڕژێم بگۆڕین و هیچی کەمان نەوێت تەنیا ئەمانەوێ توانای پیتاندنی یۆرانیۆم لە ئێرانە وێران بکەین نێڵین ئێرانیەکان ببنە خاوەنی چەکی ئەتۆمی ئەمە ئامانجەکەیانە بەوازحی ئیش بۆم ئامانجەیەکەن و لەم اینجا ئەژدەن لەو کارگە و پیشەسازیانەی کە چەکی بالیستیک و ساڕوخی ئەوانە دروستەکەن بۆ ئێران وەکو مامەساوتی ئەدەن لە قودرەتی دیفاعی ئێران و توانای پیشەسازی سەربازی ئێران لەگەڵ توانای پیتاندنی یۆرانیۆمی ئێرانە ئەمە ئامانجەکانە نەک وێرانکردنی ژێرخانی وزەی ئێران بەس بەرنامە ئەتۆمیکە پێوەست بە ئابووری ئەوان دەڵێن بۆ کارەبا بەکاری بێنن بۆ کوشکاڵ بۆ پیشسازی ئەگەر ئەتۆمت هەبێ مانای واشە جگە لە ڕۆ سەربازەکە لە ڕوو ئابووریشەوە بەهێزبی سەرکە ئەتۆم سەرچاوێکی یەکجار گرنگ و گەورەی وزەیە کە ئەتۆمت هەبوو ئەتوانی کارەبای لە دروست بکەی و ئەشتوانی چەکی لە دروست بکەی ئاستێکەیە لە پیتاندن و بەکارهێنانی بۆ چەک بۆ نمونە ئەوەی کە ئەتۆمی لێ دروستکەپی بخێتە ناو کڵاوی موشکێکۆ جیاوازە لەو ئاستەی کە تۆ ئەتوانی بەکاری بێنی بۆ دروستکردنی کارەبا بۆیە لە هەردوو حاڵەتەکە هەیە بەڵام ئەو دیارە نتیجەی مفاوەزاتە ئێرانیەکان و کۆمەلگای نێودەوڵەتی یاخود ئیدارەی ئەمریکا نەگەشتنە ڕێکەوتنێک کە لەسەر ئەوەی چۆن پێکەوە ئیدارەی بەرنامەی ئەتۆمی ئێران بکەن بۆ مەسایلی ئاشتی بۆیان با بڵێن بۆ دروستکردنی وزە و بەکارهێنانی بۆ خزمەتگوزاری مەدەنی نەوەک بۆ بەکارهێنانی لە مەجای چەکە ئاخرجار ئەوە لە ئەو بواری ئیشکردن و پسپۆری منی ئاخرجار ئەو بوو بینیمان تەسەورێک دروست بوو کە ئێرانیەکان هێندە پێشکەوتن لە پیتاندنی یۆرانیۆمە شتێکی زۆر کەمیان ماوە لەوەی کە کڵاوی ئەتۆمی دروست بکەن ئەمە بوو با بڵێن ئیسرائیلەکانی هار کردو و ئەڵێن ئەمە مەترسی وجودی لەسەر دروست کردوین ئەنی ئەگەر بێت و ئێرانیەکان لێگەڕان هەندێک بە دەستێوەردانی ئەوەی ئاژانسی وزەی ئەتۆمی نێودەوڵەتی و یاخود هەندێک وڵاتی دیکە کە خۆیان ڕێکەوتیان لەسەری بە متابعی ئەوان لەگەڵ ئەوانە بیان توانایە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران بەس بۆ بەرەمێنانی کارەبا و هۆکاری ئاشتی بەکاربێنن ڕەنگە ئێستا وەزعەکە بە جۆرێکی تر بووە بەڵام دیارە سەرکەوتو نەبوون لەو ڕێگا دیبلۆماسیان وڵاتانی کەندا و بەرێنانێکی زۆریان هەیەوان قەلق و مەترسی زۆریان هەیە فراوان بێ بۆنەوە من ئەمریکا بێتە ناوە ئێران بنکەکانی ئەمریکا لە وڵاتانە بە ئامانج بگرێ ئەو کاتە ئابووری وەبەرهێنانی بڵێنەوەی کە لە دوبەی کراوە لە سعودیە لە وڵاتانی تر کێشەی گەورەی بۆ دروستکە ئێران دراوسی وڵاتانی کەنداوە یەک تۆز ئاویان بینە هەنێ جار مەدای ئاوەکە لە منتیقەی عمان و هورمز و ئەوانە تەواو بەرتەسکە بێتەوە ئەمە جگەلەوەی بڕێکی زۆری وێزگا ئەتۆمیەکانی ئێران پرۆژە پیشەسازیەکانی ئێران لەسەر کەنداوی فارس یا کەنداوی عەرەبە ئەگەر هەر مشکلەیەک هەر تەقینەوەک لە مێزگا ئەتۆمیانە ڕوو بدا بە جۆرێک مشکلەی تیشکدانەوەش دروست بکە هەتا سەدان ساڵی تر ژینگەی کەنداوی عەرەبیش پیسەکە نەکرد ئێران کورە ژینگەی هەموو دنیا پیسەکە نەکرد ئێران بۆیە ئەم مشکلەیەکی مرۆیە ینی لە ئاستەکە بێ کۆنتترۆل بکرێ ینی سەرڕای ئەوەیە سەر دۆخی شەڕان وەم دوو وڵاتەیانەوەیەک وێران بکەن بەڵام لە نەتیجا تەعاملکردن لەگەڵ وێزگا ئەتۆمیەکانی ئێرانە بەرپرسیارەتی کۆمەلگای نێودەوڵەتیە بەرپرسیارەتی ئاژانسی وزەی ئەتۆمی نێودەوڵەتیە ئەبێ ئالێتێک هەبێ بۆ کۆنتترۆلکردنی ئەمە تۆ هەتا گریمانەگەر بیشتەوێ ڕێ لە ئێران بگری یۆرانیۆم بپیتێنێ ئەبێ ڕێگەیەک دەزیتە بۆی ئەو تۆزە یۆرانیۆمی ئێستا هەیەی چۆن سەرفیەکە یا بە چ وڵاتێکی دیکە یاخود ئەمە بەرپرسیارەتی کۆمەلگای نێودەوڵەتی و ئەبێ شتێک لە هاریکاری و لە پەیوەندی بەردەوام هەبێ بۆ تەعاملکردن لەگەڵ ئەمە ئەوە نییە بڵێ من لێ دەمەوە ئەی سووتێن وتر وێرانم کرد بۆ ئێران نا تۆ ئەگەر ئەوانە بتەقێتەوە لە ئێرانە و ئەو لەو ئاستە مەترسیدارا بێ بۆ ئیسرائیل بۆ کۆمەلگای ئیسرائیلیش هەر بە زیانە بۆ هەموو کۆمەلگای مرۆیی بە زیانە لە ساڵی چەند بوو ئیسرائیل دای لە 82 بوو دای لە عێراق ئەوەی سامەڕا بەڵێ
نەنا لە هین لە سووریا نەوەیەکەی لە نەوەیەکەی لە باشووری بەغدا بوو پێڵێن توێتە لە 2003 من ڕۆیشتمە توێتە شوێنێکە لە نزیک بەغدا تقریبا نیو ساعت لە دەرەوەی بەغدایە بە باشووری بەغدا نەمان ئەوێرا دەست بین لە هەندێشت لەبەرچی لە ترسی ئەو ئشعاعیکەوە ئایان و ئشعاعینەوەی و کیمیاوی لێرە بۆ لەو کاتەی کە هشتا دو بووە لێدانەکە لە 82 بوو لە 2003 چونکە ئەو منطقەی هەم کیمیاوی لێ بوو ئەترسان کەوا دەستکاری کراوە هەر لە نەوەدەکانە لێ درراوە کاتی 91 و لەوەش لەوە لە 82 لێ درا هێشتا خەڵک ترسی هەبوو لەوەی کەوا مامەڵە لەگەڵ هەندێک جەستەی مامەڵی فیزیکی لەگەڵ هەندێک جەستەی مادی بکات خۆی خەڵکە هەیە توتیبینی من کردوێ مەسەلە تو سەیری سۆڤێت کە لە دوایەوەی کە لە 89 لە ململانە لەگەڵ ئەمریکایە کشایەوە بۆەوەی داتەپێنی باری ئابووری سوکە داتەپێنی باری ئابووری یەکێتی سۆڤێت دوای کرد کە بەعام هەوپەیمانەتی وارشۆش هەڵبۆشێتەوە بەڵام ئەوەی کە 2000 یەکێتی سۆڤێت یان رووسیا وەکو هێزێکی گەورە هێشتەوە بەشێکی بریتی بوو لە کڵاوە ئاتۆمیەکانی کە هەیەی واتە بە دیوێچکە ئەو وڵاتە ئەگەر بێت و ئەم چەکە بەکاریش نەهێنەیە کە زۆر مەترسیە تا ئێستا بەس ئەمریکا لە 1940 بەکاری هێناوە بەکارهێنانی ئاسان نییە بەڵام بۆ ئەم دەوڵەتەی کە خاوەنی ئەم زۆرە چەکەیە سام و هەیمەنەتێکە لە ناوچەکەدا و هەموو لی دەترسێن لەوەی کە دەڵێن نەبادا لە کاتی مەترسیدا بەکاری بێنە دەنا وەکو جەنابی مامۆستا باسی کرد بەکارهێنانی کارێکی وە ئاسان نییە بەڵام دووبارە وەکو گوتم سام و هەیبەتێکی زۆر گەورە دەداتە ئەو وڵاتی کە خاوەنی چەکی ئەتۆمیە ئەم هەیبەتەیە کە بۆی وڵاتانی دەوروبەری نەتوانن فەرزی ئیرادەی بەسەرەوە بکەن باش بینی سەر عێراق ئەوەی کە پێویستە بە عێراق تا ڕادێگەستا عێراق خۆی دوورگرتووە حکوومەتی سوودانی وتیتە ئێمە دەمانێت بێلایان بین کاریگەریەکەی ئەوە دەمێنێتەوە دەتوانێت بێلایان بێت تا کۆتایی من لەوانەیە لە قەزەی کەوتنی سووریا و بەشار لە ئەسەدەوە گوتومە ئەمە پرۆسەیەکە بۆ سنووردانان بۆ کاریگەریەکانی ئێران لە دەرەوەی خۆی باشە لوبناان یەمان سووریا بەڵام ئەو کاتێک گوتومە ئەگەر بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی لە عێراقا ئاسان نیە مەبەستم ئەوەی ئاسان نییە لەبەر دووسێ هۆکاریەکەم لەوانەیە ئەمریکا نەیەوێ هەموو پەڕووباڵەکانی ئەمریکا بە یەک کاتیت بە ئێران بە یەک کاتدا بکات دوو ئێران وەکو سووریانیە ینی تۆ حسابکە لە سەدا کەمتر لە سەدا 20 سووریا شیعەیە ینی ڕێژەی شیعە لە سووریا زۆر نییە بۆیە بە خێری شیعە زۆر بە ئاسانی ئەم وڵاتە کۆنتترۆل دەکرێت بە پێچەوانەوە زۆرینە سونەی عەرەبە بۆ کۆنتترۆلکردن بەڵام لە عێراقا زۆرینە لە عێراقا لە سەر و لە سەدا 50ەوە شیعەیە مەبەستەکەم ئەوەیە بڵێم ئەو ڕێژەیەش کە شیعە نیە سونەیە ئەوش دووبارە دوونەتەوە و سێنەتەوەی جیاوازەوە تا عەرەبە کوردە تورکمانە ئەلێرەوە گۆڕینی سیستەمی حکومڕانی ئەگەر لە شیعە بۆ شیعە بێ ئەجینا گۆڕانکاری لە هەیکەری دەسەڵات لە عێراقدا قورسە ینی بە دیوێچکەدا پێت بڵێمەوە ئەستەمە زارێککە دەسەڵات وا بە و ئاسانیەی لەم پەرتوو بڵاوی لەم تێکسوونی ژێرخانی سەربازی و تەبایی مەنزومەکەی بەتایبەتی بۆی شەڕی داعش و لە 2003 و منتیقە سونیەکان حالەتێک زۆر خراپیان بەسەردا زۆرترین وێرانە تووشی قۆناغی بوون واتە ئەگەر بێت و بتەوێ مەسەن ئەحمە شەرعێک و گروپێکی سونە زارێککە بێنێەوە لە عێراق بیکەی بە بەدیلی شیعە کە پێ دوابێ ئەمە دۆستی ئێرانە و لە ئێران و نزیکە ئەمە بۆ عێراق ئاسان نییە ئەمە بۆ عێراق ئاسان نییە گۆڕانکاری ئەزموسم ناوێتە بەشێک لە شەڕەکە ئێستا عێراق هەروە دەمێنێتەوە گروپەکان هەتا ئێستا ئەگەر لە دوانەکان بێ لێرە و لەوێ جوڵەیەکە بوو بەڵام تەسەور دەکەم سوودانی و حکوومەت عێراق تاکو ئێستا هەندێک بە حەکیمانە ئەمەڵی لەگەڵ دۆسیە کردووە و لێ دوانەکان بۆ وا ڕستەیە کە ئێمە عێراق لەو ملبلانەیانە دەپارێزین باشە مامۆستا سەبارەت بە کورد چۆن ماوەڵکە هەرێمی کوردستان یاخود ئەو شەڕێی کە هەیە لە بەرژەوەندی کووردە لە بەرژەوەندی نیوەکو کورد زیاتر لێرە بێ لە سووریا بێ لە ئێران بێ چۆنانە بێنەوهێنان هەندێک پێکاتەی سیاسی هێن لە دەوڵەت و لە غێری دەوڵەت لە ناوچەکە ئەگەر تۆزێ لاواز بن یان هەندێک سەرقاڵ بن بە خۆیانەوە لەوانەیە کورد هەندێک هەنگاو منیان هەناسەیە بە هەندێک لەو شاریکەوە لە سەرێتی کەم بێتەوە بە بێناوهێنان بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو سیاسەتی هەرێمی کوردستان گرتوێتی ئەبێت دوو جۆر بەیان سیان یەکێکیان سیاسەتی دەرەوەی بێت لەگەڵ سیاسەتی عێراقا دژایەتی نەکاتەوە و هاو هەماهەنگ بێت و هاو ئاهەنگ بێت لەگەڵ
سیاسەتی فەرمی عراقی بەرامبەر بە ئەم جەنگێکەوە هەیە ڕاستە لە ڕووی کردەوەی جیاوازن هەرێمی کوردستان بە جۆرێکی تر مامەڵەیەکە ئەوان بە جۆرێکی تر بەڵام ناکرێت ئەو ئیدانەی ئیسرائیل بکات تۆ لێرە بۆ نمونە ینی تۆ لێرە بە شێوەیەکی تر گوتاری دەرەوەی خۆت دابڕێژی هەتا ئێستا سیاسەتی فەرمی هەرێمی کوردستان باش بووە دش بە ئەو هێرشەی ئێران ئیسرائیلە بەرامبەر بە ئێران پاشان ئێران هەرەمێنێ ئەم جەنگە کۆتایی پێدێ ئەم ئێران ئەگەر لاوازیش بێت توانای ئەزیێدانی کوردستانی زۆرە لەبەرەوە ئەبێ ڕەچاوی ئەو حاڵەتە بکرێت بە تایبەت لە ڕووی ئابووریەوە ئەبێ ڕەچاوی ئەو حاڵەتە بکرێت و زۆر بیانوش هەیە بەدەست ئێرانەوە ئەتوانێت ئازاری کوردستانی پێ بدا ئەبێ ڕەچاوی ئەو حاڵە بکرێت هەتا داهاتووی استراتیژی بیر بکاتەوە ئەمە خاڵی دوم خاڵی سێم کوردستانیش توانای ئەو هەنگاوی نییە کەوا لەوانەیە هەندێک گروپی چەکدار فشار بکەن یان نەیکەن دش بە ئیسرائیل و دش بە ئەمریکا کوردستان لە کۆتاییە سیاسەتی دەرەوەی لە عێراق جیاوازە هەرێمی کوردستان سیاسەتی فەرمی بەشێکە لەو سیستمەی کەوا ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ئیدارەی ئەمریکا و عەرەبەکان بەس مەترسیەوە نییە کەسە بەنەوە گروپە چەکدارکان هێرش بکەنەوە سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق بێ لە هەرێم بێ ئەو کاتە کێشە بۆ دروست بێگە جەنگەکە بڵین ئەو کاتاوە سیاسەتی هەرێم نییە ئەو کاتە ئێرە هەرێم ئەوەیە کەوا بێت کاردانەوەی هەبێت بەرامبەر ئەوەی کەوا لێ ئەدرێواتە سیاسەتی هەرێم نییە ئەو ئیجابی ئەو ڕێچکەیەکەوە بۆ خۆی داڕێژە مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکە ئەگەر هێرشی کرایە سەر هێرش ناکرێتە سەر هەرێم ڕێش ئەکرێتە سەر هەریر بۆ نمونە مەگەر شەڕێک بفرۆشن بە هەرێم بڵێن ئەدەین لە فڕۆکەخانم تر ئەو کاتر هەرێم فرۆشتنە کۆتاییات و پێ دوایە ئەو شەفرۆشتن لەم کاتان ناکرێت مەگەر سیاسەتی هەرێم و سیاسەتی بەغدا لە یەکتر جدا ببنەوە مەسەلەکە ببێ بە یەکلایی بووەوە تر ئایا ئەو کاتەش لە داهاتووە ئایا ئیسرائیلیان ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ هەرێماکەن بالموناسەبە ئەگەر زۆر جیا ببنەوە تورکیاش لە هەرێمی قوبوڵ ناکە ینی تورکیا هەرگیز قوبوڵ ناکە هەرێم بچێتە بەڕێ ئیسرائیل ئەمریکا دش لە ئەم شەڕە چونکە لە کۆتاییە تورکیاش پەیوەندیدارە تورکیا هەر لە کاتی ڕێفراندۆم هەر پێشتریش بەسەرکرداتی سیاسی هەرێمی وتووە ئەمریکا ئەڕوا ئێمە ئەمێنی ئێمە دراوسین ئەرز ناڕوا ئێمە لەسەر مەرزەی باشەیەکی دوو خولەکتان دەدەین کۆتایی بەرنامەکە دێن کاک محەممەد سەبارەت بە مەسەلەی موچە ئێمە ئەو بارگژیانە هەیە بۆ موچەی هەرێم بەباری باشە لێکەوتەیە خراپە موچەکە دەوێت بێت چۆن بێ ینی خۆی قانونیان و مەبدەئیان کە تۆ سێری ئەو ئالیەتەکەی موچی هەرێمی کوردستانی پێدابی نەکرێ و تابین کراوەتە ئێستا مەفروزە ئەم شەڕە زۆر تەسیری نەبێ لەسەر موچە وا چاوەڕێکە ڕۆژانی داهاتوو بە پێی ئەمریکی وەلایی دادگای فدرالی عێراق بڕیار بدان موچە بدرێ بە هەرێمیان نەدرێ چی بکرێ ئەویان بەڕاستی وردەکارێکە جارە نازانین بڵێ چاوەڕێکرێ مەسەلەی موچە بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر چارەسەر چکەوە شەبوو بنەنگە بە سەغازیەکان تا ڕدێک بڵێن عێراق و واتانی تریشی ڕەنگە نیگەران کردبێ و گرێبەستانە گرێبەستە غازیەکانی هێندەی من بزانم سکاڵایکی لەسەر تۆمار کراوە لە دادگای بازرگانی لە بەغا سکاڵاکەی تۆمار وەزارەتی نەوتی عێراق ڕەنگە ئەوەش بێتە کەیسێک بەڵام لایەنی عێراقی زۆر نەیوروژان ناشێت زۆر بیوروژێنێت تا ئێستا مەسەلەی موچە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر بێ ڕەنگە و چارەسەرە نەبێکە بەدڵی کورد هەتا کۆتایی ساڵ هەشت موچەی دیکە بێ بەڵام معالەجەیەکە کرێ ئەکی دوانامێنێتەوە و دۆخی ئابووری لە کوردستانی بە هەرێمی کوردستانی عێراقا تا حەدێکی زۆر گرێدرا و وابەستەی هاوکێشە عێراقیەکانە نەک ئەوەی ئەم شەڕی لە بینی ئیسرائیل و ئێرانە هەیە وەکو مامۆساوتی زۆر زەرورە هەرێمی کوردستان خۆی نێنێتە دەرەوەی ئەو منزومە ئەو ڕژەمە سیاسی لە بەغا هەیە سیاسەتی خارجی ئەم مەسەلە استراتیجیانە ئەرکی دەوڵەتی عێراق ئیدارەی بکە کوردیش ئیسە بەشێکە لە دەوڵەتی عێراق بۆیە پێویست ناکاتەوە لێرە خۆت جاکەیتەوە لەو معادلەی هەیە بە قەناعەتی من ئەبێ ئەو کارتانە تێکەڵ نەکرێت و چاوەڕە بکرێت بە پێی ئالیەتە متەبعەکان لە بەغا و دەکێشەی موچە شتەکانی کە چارەسەر کاکتۆر بە کورتێگەر شتێکت ماوێت ئەو جەنگەکە وەڵام من دەڵێم کۆتایی پێدێ فراوان دەبێت قسانەکە لە پێشمنەوە نەفەرمونون وڵی من پێم وایە ئەم قسانەی کە ئێستا ئێمە دیکەین بۆ ساعتەیە کە پێش ئێوە هاتینەتە سەر ستودیوەکە من لە ساعت 3 بۆ 4 لە پرۆگرامێکدا بوو لە تەلەڤیزیۆنەکە کاتی هاتمە دەرێ تەحلیلەکانمان بۆ شێوە نەکرد کە پاکستانی شا و پشتیوانی دەربڕیەوە بۆ ئێرانە بەڵام سەیرمان کرد حرەسێکی تازەیە ئەگە تیبینیمان کردبێت دوێنە شەوێت تا ساعت 12 معادلەی معرەکەکە جیاواز بوو لە 12 بۆ بەری بەیانی و دەبینی لە بەیانی بۆ نیوەڕۆیە هێمنبوونەوەی بەخۆیەوە بینی دوای نیوەڕۆیە حرەسی تورکیایە بۆی ئەم پێشبینیانە و ئەم شیکارانەی ئێمە بۆ پێش ئەمەی کە بینینەوە پرۆگرامەکە لەوانەیە ئەم شۆ بەیانی هەندێک حرەسی تربێتە گۆڕێ
بە ئەندازەیەکەم شیکارێنەی ئێمەش گۆڕانکاری بەسەردابێ. بەس پێشبینی خۆت فراوان نابێت جەنگەکە ینی ڕاستە هەندێک زێگیری هەیە مەسەن ئێمە تا ئێستا مقنعین بۆی کە حکوومەت ئێران ناڕوخێ بەڵام ئەم دوو سنوورەی بۆ دادنێن کاریگەریەکانی لەگەدەرەوەی خۆی لەگەڵ بابرین کڵاو ئەتۆمیەکانی بەڵام دەگونجێ با بڵێن بەڵام هەندێک بابرین وردەکاری هەیە لەوانەیە لەگەڵ گۆڕانکاریەکان قازانجەکە لە شەڕەکە کورد دا لە ئێران بێ لێرە بێ چۆنە تۆ خەریتەی ناوچەکە ناگۆڕێت تا کورد قانجاز بکە ئێستا لە سووریاوە مەسەن تۆ تێبینیت کردوێ لە سەردەمی بەشار ئەسەدا لە سەردەمی ئێستا خۆ لە هەردوو چیان تاکو ئێستاش پێگەی کورد لە کوردستانی سووریا هێشتا بەرچاوڕوون نین کە لە کاتێکدا حکومە لە سووریا کەوتووە مادەم خەریتەی ئەم وڵاتانە لە ڕووی سیاسیەوە ناگۆڕێتەنها ئەنزیمەی حکومەکان گۆڕانکاری لێ بەسەردادێ تەسەوڕ ناکەم ئەمە گۆڕانکاریێکی ڕیشەیی بێ بۆ بەرژەوەندی کورد بە مامۆستاگەر جەنابش پێ بەکوێ دەگەین شتێکت مابێت تێبینێ شتێک ئاستەکەی بەرزە بێتەوە ئاستی لێدان و ئازێدان یەکتر لە نێوان ئیسرائیل و ئێرانەکانە بەرزە بێتەوە و هەندێکیش فراوان ئەبێت و بەنسبەت کورد و موچەوە من وای بۆ ئەچم ئەڵێم ئەگەر ئەم جەنگە ئێستا هەیە پێش بڕینی موچە بکرایە موچەی هەرێمی کوردستان نابڕا واتە موچەی فەرمانبەران ئەهات بۆ خۆی چونکە ئەو کاتە بۆ ئەوەی کەوا بارودۆخی ناوچەکە چ بەغدا چ تاران و ئەخوازێکەوە دۆستەکانیان زیاد بکەن بەڵام بێشانسی موچەخۆرانی ئێمە باوتە پێش جەنگە ئێستا دوڵاتانی شخصی دەڵە پێویستە شەڕی ئیسرائیل و ئێران کۆتایی پێبێ ئەوە سەخسی کردووە لە مەغریبەوە بەڵێ نەتەنیاهۆش هەنگاوێکی وای ناوە ئەڵێ بچنەوە بۆ دانوستان بەڵام پرسەکە دانوستان نییە پرسەکە ئێران یعنی زۆر دوورن لە یەکەوە با بەو سەراحەتە بێڵین بەو شکڵە ئەو پێشنیارانەیەکەوە ئەمریکا هەیەی یان بە بڵین ئیسرائیل ئەمریکا لەم مەسەلەن ناقیلە بەتەنەن ئەبێت هیچی لە ئێرانە نەمێنێ ئەتۆمی نەمێنی ئەبێت کارگەکانیش نەمێنێ ئێران هەرگیز بە مەرازی نابێت ئەمە یەک دوو مەسئلەی موشکی دوورمەودا بالیستی ئەوە تا کاتێ ئەوە ئێران چۆن ئێستا خۆی دا ئەڕنێ لە ئەو شتانە واتە ئەبێ ئێران بچێتەوە این دانوستان هەرگیز بەو مەرجە رازی نابێ ئەی دوایی چی ئەبێتەوە محمەدەگەر شتێکت ماوێ لەسەر ئابووری و جەنگەکە بە کورتی زۆر سپاس لە ڕاستیام جەنگە هیچ شتێکی باش و خێری لە چاوەڕێ ناکرێت بۆ هەموو وڵاتان و میلەتانی شەرق لەوسەر و کاولکاریەکی زۆر سەختە کە بینی ڕۆژانە ئەوە ڕۆدا و لە دوای ئەم جەنگەشۆ ئێمە وەختا بینین کە ئەو زەختە ئابووریانی ئەم جەنگە دروستی کردووە لەسەر ئێران و ئیسرائیل ڕەنگە هێندەی تر دڕیان بکە و ڕەنگە کێشە بۆ هەندێک وڵاتی دیکەش لەوانە عراق دروست بکە و جارێ نازانین بەداخەوە جەنگەکە کەی کۆتایی پێ و بە چ نرخێک بە چ باجێک کۆتایی بەڵام ئەوەی معلومە ئەوەیە کە ئەمە زیانێک و با بڵێن کاولکاریەکی بەردەوامە بۆ هەموو لایەک تایبەتی وڵاتانەی کە ڕاستەوخۆ پریشکی ئەم ئاگریان بەرەکەی و عێراق و ئوردن و سپاس دەکەین کاک محەممەد حوسێن و مامۆستا شیروان شەمێرانی زۆر کامەران بابەزادە سپاسیان بەدەبوونتان دەکەین مادومان سپاس بە بینەرانی بەڕێ سپاس باوکارانم خواتان لەگەڵ